دۆستان ئازیزان خۆشحاڵم دوای ماوەیەکی زۆر کە کێشەیەکی زۆرمان هەبوو لەگەڵ ئەو کەسانەی کە دەستیان خست بووە ناو پەیجەکەمانە و کۆمەڵێک لەوانە بە پێزانەی فلیمسازە ئازیزەکانیان سڕی بۆەوە و کێشەیان بۆ دروست کردبووین تەنانەت ئەم شەویش کە ئێستا دواکەوتین یەکێک بوو لەو کێشانە هەتا توانیمان چارەسەریکەین. خۆشحاڵین کە جارێکی کە پێتان شاد بووینەوە و ئەم شەو لەوانەیەکی زۆر زۆر تایبەت ئەو وانەیە کە ئەگەڕێتەوە بۆ بنەچەی بوونی ئێمەی کورد لە دێر زەمانەوە کە چۆن ئەو بنەچەی خۆمان ساختکەینەوە و هەوڵ دەین لە بۆتەی فلیمسازی لە ڕێ فلیمسازەکانمانەوە بیانکەین بە فیلم و بە دنیای دەرەوەیان بناسیێنین و شوناسی خۆمان بە دنیا بگەێنین. اینجا بۆ ئەو مەبەستە خانمێکی پسپۆری بواری میتۆلۆژیا کە ئەگەڕێتەوە بۆ دێرینی بوونی ئێمەی کورد لە لای ئەو خانمەوە و چۆن ئێمەش هەوڵ دەین سوود لە بۆچوونەکان و لە ئەو زانیاریانە وەربگرین کە بەڕێزیان لە ئەنجامی خوێندنی چەنەها ساڵەیان سوودیان لێبینیوە و ئەم شەو بە ئێمەی بگەێنن بۆ ئێمەی فلیمسازان بتوانین مۆدێرنانە وەکو فلیمسازانی جیهان وەکو ئەو ڕەوشە تازەیی کە ئێستا لە پێگەی فلیمسازی لە جیهانە هەیە ئێمەش بتوانین لەویاس قاڵی کەینەوە و بیکەین بە فلیمە بە پێزەکانمان. خانمی میتۆلۆجیست ئەڤین عەزیز مامۆستا ئەڤینجان یاخوا بە خێربەی باندی ئەمان. زۆر سپاس کاک سەرکەوتگیان چای منی مەمنونم زۆر سپاس لە خزمەتین. ئەڤین خان حەزەکەم پێناسەیەکی میتۆلۆژیامان بۆ بکەی کە با بزانین میتۆلۆژیا چییە و مەبەست لە میتۆلۆژیا چی پەیامێک ئەگەیەنێت تا ئێمەی فلیمسازان ئێمەی کورد بتوانین لی سوودمەند بین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە هەڵبەتە هەرکردنەوەی هەر دەرگایەک لەسەر تاریخی نەتەوەکەمان یعنی ئیشێکی پیرۆزە لەبەر ئەوەی بەحکمی ئێوەی نەتەوەکەی ئێمە نەتەوەیەکی ژێردەستە بووە دەیان چیرۆکیان بۆ دروستکردوین و لە حەقیقەتی یعنی بوونی خۆمانیان دوور خستوینەتەوە. ئەگەر ڕێگەم بەی من یەک شتی بچکۆلە بۆ برای خۆم ڕاست بکەمەوانەیە ئەویش ئەوەیە من لێکۆڵەرم لە ڕاستیە بەڵام من لێکۆڵی من خوداناسیم خوێندووە من تیۆلۆگیم خوێندووە من تاریخی فکرم خوێندووە جەندەرم خوێندووە ڕەفتار کردارناسیم خوێندووە هەموو ئەمانە پێکەوە دنیابینێکی بەرفراوانی یاومەتێ لەسەرەوەی لەسەر تاریخی نەتەوەکان کوردکێ عەرەبکێ فارسکێ تورکێ لەکوێوە هاتن چۆن دروست بوون وە شتێکی تریش کە زۆر زۆر گرنگە من ینی بە خەڵکی خۆمی بڵم ئەویش ئەوەیە زانست من کەسێک بووم لە کوردستانەوە هاتووم لە وڵاتانی دەرەوە خوێندومە بە زانست و زانیاری لە هەموو کۆمەڵگایەکە محەددەدە سنووردار کراوە تۆ لە کۆمەڵگەیە پێویستە ئەو نەبزانی کە زانیاریەکەی تۆ نەبێتە هۆی هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەیەکی تر بۆ نمونە خەڵکی هەر چوار پارچەی کوردستانی ئێمە زانیاری مێژووی ڕەهەندی مێژووی میتۆلۆژی زمان هەموو ئەمانەیان ئەڤین خان با من لێرە بوو بچڕم حەزم کرد بۆیە من وتم بەڕێستان شارەزای بواری میتۆلۆژیان من ئاگام لە چەمکەکانی تر نەبوو بەڵام کاتێک کە جۆم لە بۆچوونەکانی بەڕێزت بوو لە ڕێی ئەو ڤیددیویانەی کە ئەمبینی من بەڕێستان وەکو میتۆلۆجیستێک تێک ناسی و بۆیە حەزیشم کرد ئەمەش ئەو بوارەش ئەلبەتە بوارێکە کەم کەس هەیە لەو بوارەیە شارەزاییەکی باشی هەبێ بە تایبەت وەکو شارەزایی کە بەڕێستان کە تەنانەت یەکەم جاریش لەگەڵ تا قسەم کرد سەیرم کرد تۆ لەو بوارەیە
زۆر دەوڵەمەندیت یعنی گوناحی ئێمەی کورد سوود لەو بۆ چوونانەی بەڕێستان وەرنەگرین. ئەلبەتە ئازیزان من حەزەکەم پێش ئەڤین خان بکەوم شتێک هەیە ئێمەی کورد و میلەتانی ئیسلام مسلمان ئەو میلەتانی کە لەو دەوڵەتانن یا لەو ناوچانن کە ئیسلام تایە باڵا دەستە و ئەزانین ئیتر تەواو دینی ئیسلامە و دینەکانی تر نابێ بخوێنینەوە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە چونکە ئەمڕۆ زانستی ئاینەکان هەیە. زانستی ئاینەکان بەبێ جیاوازی دراسە شرۆڤە لەسەر هەموو ئاینەکانەکات هەموو وەکو یەک و بەبێ ئەوەی هیچیان برینارکە و ئیتر ئەچێتە ناو شرۆڤەی هەموو ئاینەکان و بە هاوسەنگی ڕێز لە هەر هەموو یەگرێت. ئەوە نییە بڵێن ئەمیان لەسەر ئەویان بە زیاتر بزانێ بڵێ ئەویان ڕەفزەکەم ئەویان ڕەت کراوەتەوە وەکو چۆن ئێستا لە لای ئێمە کۆمەڵێک لە مسلمانان ئەڵێن هەموو ئاینێکی کە ڕەت کراوەتەوە بەس ئاینی ئیسلام ئەگەر تۆ بڕۆی گوێ لە مەسیحەیەکەش بگری واڵێ بڕۆی گوێ لە جوویەکەش بگری واڵێ بڕۆی گوێ لە یەکێکی کەس بگری واڵێ. بەڵام زانستی ئاین نەخێر ڕێگە بەمانە نادات بەڵکو ڕێزی هەمویان وەکو یەکە گرێ و دێ شرۆڤەی ئەکادمی لەسەر هەمویانەکات. اینجا ئەڤین خان وەکو ئەوەی کە ئاگام لێبوو لە شرۆڤەکانیە لە قسەکردنەکانی خۆم لەگەڵاکە قسەم کرد سێرم کرد لە هەموو ئاینەکانە شارەزایەکی باشی هەیە و بە تایبەت لە مێژووە و مێژووی کۆن مێژووی دێرین و ئێمەی کورد کە میلەتێکی بندەستین وەکو بندەستی 5-6 پارچەش کراوین تەواو سەرکوت کراوین تەواو نایەڵن ئاگاداریەکی تەواومان لەو بوارانە هەوێ و زۆرێک لە ئەفسانە و داستانەکانی خۆمان کراون بە هی میلەتانی تر و خۆمانی لێ بێبەش کراون تەناونەت خزێنراونەتە ناو ئاینەکانی شەوە و ئێمەیان لێ بێبەش کراون. اینجا بۆیە حەزم کرد ئەڤین خان سەرنجم خاتە سەر ئەو شتانە و کە ئێمە خاوەنداریمان لە چیا هەیە بۆی ئاگامان لێبێ و ئێمەش بتوانین وەکو فیلم سازانی جیهان بتوانین لە فیلمەکانمانە ئەو سیمایە ئەو میتۆلۆژیایە ڕنگ باتەوە و شوناسی خۆمان بە دنیا بگەێنین. ببرە ئەڤین خان من تۆزێ وابزانام زیاد ڕۆشتم لەم بابەت ئەمە ئیشی بەڕێستان بوو بەس حەزم کردم ڕوونکردنەوەیە بم جا بۆیە حەزم کرد ڕوونکردنەوە لەسەر میتۆلۆژیا بی بابینەران بزان میتۆلۆژیا چییە. بەڵێ فەرموو. من یعنی ویستم ئەوە بڵێم کە مەسەلەن هۆکاری ئەوەی کە خەڵکی ئێمە لە مێژوو ڕەچەڵەتی خۆی نازانێ ئەوەیە کە سیاسەتێکێ لەو کۆمەلگایە و کۆمەلگایە تەحدیدی ئەکا کە تۆ تش زانیاریە گوەرگری ئەو کورد لە هەر چوار پارچەی کوردستان بۆی هەیە ئەو نەبزانێ ئەو نەزانیاری بەردەست بێ کە نەبێتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عەرەب بۆ نمونە بڵێت تۆ لە بیابانەوە هاتووی لە یەمەنەوە هاتووی بۆی نەبێ ببێتە هەڕەشە بۆ سەر بنەچەی فارس کە قەومی ئەو ئاریایە کۆچەریەکان بوون هاتون بۆ مەنتیقەی ئێمە یا وەکو مەسەلەن بە تورک بڵێ تۆ ئێوە لە مەنگلستانەوە لە 1500 ساڵەوە سەرروکەلەتان لە مەنتیقەیە پیا بووە. بۆیە نەبوونی ئەم زانیاریانە لە کۆمەڵی ئێمە بە شێوەیەکی سیاسی ڕێگەخرێ سەرباری ئەو یعنی ئەوەی کە ئێمە حکوومەتێکی 34 ساڵەمان هەیە نەیتوانیوە سیاسەتی یعنی پارێزگاری کللتور و توراسی نەتەوەی خۆمانکە نەیتوانیوە خاوەندارەتی لێ بکە بە پێچەوانەوە یعنی خراپتریشی کردو دەیان بەڵگە هەن و کە من لە ئێستا ناتوانم بچمە ناویێوانە. ئەمە لایەنێکی دیکەی ئەوەی ئۆکەی من بۆچی پێویستم بەوە بۆ خواناسی بخوێنم یا بۆچی منە بێ بچم میتۆلۆژیای ئاینی بخوێنم بۆ شوناسی هەر نەتەوەیەک سێ ڕەهەند یعنی ڕەسەنایەتی نەتەوە دیاریەکە کە ئەم نەتەوەی خاوەنی تەریخ و مێژووە. یەک لەوانە میتۆلۆگیای ئاینیە لە ناو عادات و تەقالیدی ئەم نەتەوەیە وێنای خوا چۆنە و چیشە. ئەگەر سەرنجبین لە ناو نەتەوەی کووردا ئێمە هەم میتۆلۆگیای ئاینیمانە یعنی فرەخواوەندمان هەیە بۆ نمونە سەیری ئاینی ئێزدیەکان بکە خداوەند ڕووناکیە خدای بارانیان هەیە خدای بەروبوومیان هەیە خدای بایان هەیە یعنی فرە خداوەندن فرە ئالی هەن و هەروەها ئێمە
ئاینەکانی دیکە بۆ نمونە ئاینی زەردەشتیمان هەیە کە دیسانەوە ئەو خێر و شەڕی جا کردێتەوە مثلەن بۆ نمونە گەرسێریکەی لە ئاینی ئێسدیە خێر و شەڕ گیانە خدا خۆی هەم خێری هەیە هەم شەڕ ئەو هەم خێری هەیە هەم شەڕ هەوا هەم خێری هەیە هەم شەڕ و ئاگر هەم خێری هەیە هەم شەڕ بۆ نمونە ئەمە کرد لە سەیری ئاینی زەروان کەین کە دیسانەوە لەقێکە لە ناو کووردا هەیە و ئەتوانم بڵێم لە ئێزدایەتی بۆتەوە کە لە کەرکووکی یعنی کۆندا هۆریەکان یا خۆریەکان ئەم خودداوەندیان پەرستووە کە هەم خاوەنی دوونەوەیە خاوەنی دوو خودداوەندەیەکیان ئورمەست ئەوی تریشان ئەهریمەنە کە هەرێکیان لەسەر شانی ڕاست و چەپنی یعنی لە ناو کەلتوری کوردیە کە یانوت ئەوەی دوو مەلایکە لەسەر شانتێکیان خێرت پێکاوێکیشان بۆ شەڕهاندەیە بنەچەی لەوە هاتووە کە لەوحەی ئاینی زەروان لە ئیلام دۆزراوەتەوە لە لای شاری سووتاو ئەم شتانە لە ناو مجتەمەعی ئێمەیە ئیشی لەسەر نەکرا ئەو ئیشانەی کە لەسەر تەریخی ئێمە کراوە یعنی معلوماتی مستەوردەیە یعنی بەرهەمهێنانەوەی ڕەئی عولەمای ئیسلامی عەرەب و فارسە سەبارەت بە تەریخی کوردی و یەک شتی دیکەش کە ئێمە دیسان و ئەتوانین تەریخی خۆمانی پێ بناسینەوە زمانە سێریکە زمانی کوردی هەشتەمین یعنی زمانی دەوڵەمەندی جیهانیە پێش زمانی فارسی و تورکی و عەرەبیدا هۆکاری یەکێک لە هۆکارەکانی دەوڵەمەندی زمانی کوردی دەگەڕێتەوە بۆ مێژووی یعنی خۆدی کورد کە کۆنترین مێژووی هەیە لە ناوچەکەیان ئەوی دیکەیان یەکێک ینی ڕەهەندێکی دیکەی تەریخی نەتەوەیە کە دیارە بێ ئاسارە شوێنەوارە ئەو شوێن بۆ نمونە گوندەکانی کوکێ یەکەم گوندی کوردستان مەسەلەن بێستان سوورەوەزەم کاکسۆرانی هەمەڕەشیش ئاماژی پێەکە شوێنەوارە بۆ نمونە کە زۆرێک لە ڕیسێرچەکانی دنیای دەرەوە لەسەر تەریخی توندوتیژی یعنی لێکۆڵینەوەکەن شوێنەکەیە لە باکووری کوردستان گرەی مرازانە وەزانم ناوەکەی ناوێکی دیکەی هەیە بە سویدی یعنی بۆ نمونەکە کەی توندوتیژی سەری هەڵداوە کەی کوشتن سەری هەڵداوە کە سەیرەکەن بۆ نمونە 10,000 ساڵ پێش ئێستا لێکۆڵینەوە لەو شوێنەوارەکەن شارێکی بچکۆلانێت تقریبا 1200 ماڵێکە ئاسەواری توندوتیژی بە جەستەی هیچ کام لە مردوەکانەوە نییە بە داروبەردی ئەوەوە نییە خەڵکانێک بوون بۆ نمونە ئاسەواری مەڕ و بزن یان دۆزیوەتەوە لەوێ گەنمونۆک و لیسکان دۆزیوەتەوە لەو شوێنەیە یعنی حتا هێمای یەکسانی ڕەگەزیشان دۆزیوەتەوە کە لەوێ ژن و پیا یەکسان بە بەڵام بە پێچەوانەوە بۆ نمونەکە چەند لە لای سوودان شوێنێکیان دۆزیوێتەوە حتا گۆڕی بە کۆمەڵیان دۆزیوێتەوە لە جەبەلی سەحابە یا سەحابەی پێڵێن کە لەوێ حتا ئەو کەسانی کە کوژراون لەناو ئەو گۆڕەیە کە گۆڕێکی 50 کەسیە زۆر بەتوندی و تیژیەکی کوژراون بەڵام بەراورد بە وڵاتی کە لە باکووری کوردستان هەیە و گرەی مرازان بە پێچەوانەوە هینە یعنی حتا خانووەکان یعنی هەمووی یەک شێوەی هەیە لەنەو ئەو شارەیە دەرناکەوێت کێ دەوڵەمەندە کێ ئاغایە کێ گەدایە و تقریبا هەر سیاجیشی نییە ینی دیواری دەرەوەی نییە ینی ئەوە ئەمین بووە خانووەکان دیواری نەبووە بۆ خۆپارێزی تۆ کاتێک بۆ نمونە لە ناو مجتەمەعەکەی خۆتە سنتەرێکت نەبێت بۆ شوێنەوارناسی کە لە خاک و خۆڵ و لەو ئاثارانە بکۆڵێتەوە کە لە دەوروبەرتە زان ئاین بۆ شکڵی کە جەنابیشت بازت کرد بە شێوەیەکی زانستی نەخوێنرێت کە خوا کێ و چییە و چۆن دروست بووە لەم کۆنتێکستەیە لەم کولتورەیە بۆچی لە ناو کووردا یعنی زۆرترین تعدوداتی یعنی زۆرترین جۆری ئاینەیە لە ناو کووردا ئێزدی هەیە کاکەی هەیە یارسانی هەیە عەلەوی هەیە مەسیحی هەیە جوولەکە هەیە ئیسلام هەیە بەمە هەموو مەسەبەکانەوە ئەمە خۆی لە خۆیان هۆکارە بۆ ئەوەی کورد ئەم هەموو لەلایەن هەموو ئەو ئاینانەی ترەوە بە دیوە لە دیوەکانە پەلامار درراوە
و ئەوەی دیکەش کە پێموتی زمانە ئێمە لە ناو مجتەمەعی خۆمانە ئەم پایە ئەساسیانەمان نییە بۆ ئەوەی لە تەریخی خۆمان بکۆڵینەوانێ و تۆ يعني لە خودی تاریخی لە تاریخی فکری ئینسانە هەمیشە ئەو ئاینانەی کە سروش سەرچاویانە يعني لە ئاینە هەرە کۆنەکانن چکە ئینسان لە پێشە طبیعی پەرستووە بەر لەوەی خوددا شتێک بێ لە شوێنێکی نادیار بیپەرستێ بۆیە لە زانستی خوداناسیە ئاینانەی کە سروش سەرچاوێنە ئاینێکن کە يعني یەکسانی ڕەگەزی زۆرترەتیە يعني دووالیزمی تیان نیە ئەوەی چاک خراپ پاک پیسخوا شەیتان ژن پیاو يعني بکرێنە پێچەوانە یەک بەدیوە لە دیوەکانە بەڵێ ئەڤین خان ببوورە دوورکەوتن ئەوە ویستە دەرفەت بە بەڕێستان بم ئێمە بینە سەر ئەوەی کە ئێمە کۆمەڵێ سمبولمان هەیە کۆمەڵێ با بڵێن وێنامان هەیە کۆمەڵێ نهێنیمان هەیە کۆدمان هەیە کە ئەم کۆدانە هێمان بۆ پاراستنی شوناسی ئێمە لەسەر شوێنەوارەکانی ئەمڕۆی ئێمەی کووردە بۆ نموناگە کە بچینە سەر شوێنەوار تەمان بۆ ناسینی میلەتێک ئەبێت تۆ بگەڕێ بە دوای زانستی شوێنەوارە لە زانستی شوێنەوارە اینجا زانستی شارستانیەتەکان هەڵبەیتەوە لە ناو زانستی شانستانیەتەکانە ئیتر ئاینی تایە و نامەکانە و نامانی تایە کە بۆ پاشاکان نێراون و هەتا با بڵێن چۆنەڵێڵێ ڕووداوی ڕۆژانەی پاشاکانیان دەوڵەت کە ئەنووسرێتەوە وانەی تایە و لە کەرەسەکانە ژیانی سادەی خەڵکە خوێنرێتەوە ئەمانە هەر هەمووی ئەخوێنرێتەوە اینجا دێن با بڵێن مێژووی میلەتێکە نووسنەوە وەیەکێ لەو چەمکانە لە ئاینایە ئێمە لە ناو ئاینە کۆمەڵێک داستانمانەیە ئەفسانەمانەیە ئەلبەتە داستان ئەو سەردەما لە کۆنا ئەو داستانە تێر کراون بەشتی ئەفسانە خەیاڵی چونکە ئەوانە گزارش بوونە لە خۆشەویستیان گزارش بوونە لە ترس و دڵاڕاوچیان بەرامبەر بە ئەو کەسەی تر بۆیە هەوڵیانداوە کۆمەڵێ شتی ئەفسانە خەیاڵی بدەنە پاڵیان ئێمە بۆ نمونە شای مارانمانە بووە بۆ نمونە کۆمەڵێ داستانی کە ئەفسانی کەی وامانە بووە ئەمانە کاتێکیان خوێنیتەوە سێرەکەی لە لای ئاینی تەوراتی شەڕەنگەداتەوە لە ئاینی جووەکانە لە تەوراتی شەڕەنگەداتەوە لە لای مەسیحی شەڕەنگەداتەوە بە هەمان شێوە تۆ سێرەکەی لە لای گەلگامش لە لای سۆمەریەکانە هەیە بە هەمان شێوە سێرەکەی لە ئەلیازە و ئۆدێسای یۆنانیەکانە هەیە ئێمە چۆن بتوانین ئەم کۆدانە تاموبۆنی کوردیتیا بدۆزینەوە حەزەکەم پێت بڵم ئەمە زۆر باب یعنی بە تەحەداشەوەڵم هەموو ئەوانەی کە تۆ باست کرد سەرچاوەکەی میسۆپۆتامیایە میچاوت سەرچاوەکەی کوردستانە یعنی ئێمە هەتاوەکو لەم دوایانە هەموو لەوحەکانی سۆمەری ئەوانەی میسۆپۆتامیا تەرجەمە نەکرابوون تقریبەن زۆر پرسیار هەبوو بێوەڵام مابوونەوانێ من لە ڕاستیە هیچ شتێک لەوانەی کە ئێمە بیستومانە یعنی ئەتوانم بڵێم ئەفسانە وجودی نییە بەڵکو هۆکاری ئەوەی کە ئێمە ئەڵێن ئەو ئەفسانەیە ئەوەیە کە ئێمە نازانین ڕیشەکەی لە چیەوە هاتووە بۆ نمونە گەر سەیری جەنابەت باسی تەورات و ئینجیل و قورئانت کرد بەڵام لە ڕاستیە تەورات و ئینجیل و قورئان چیرۆکی ئەفراندنیان لە داستانی سۆمەریەکانەوە هێناوە ئەو باقی عادەنەی بۆ نمونە کە لە تەورات و ئینجیل و قورئانە هەیە کە لە لای یعنی کە ئەمڕۆ ئەکرێتە بەحرینی ئەمڕۆ کە دیسان و ئەیش بەشێک گوەر لە کوردستان بە تایبەتی لۆڕستان و خۆزستان و ئەو شوێنە باشووری کوردستان یعنی ئەو بەشەی کوردستان سنتەرێکی جنتێکی بووە یعنی سنتەرێک بووە ئینسانی لێبەرهەم هاتووە ئۆکەی پرسیارەکان کێن ئەو کەسانە کێ بوون کە یعنی ئینسانیان دروست کردووە لە ڕاستی ئەو کەسانە کەسانێک بوون خەڵکانی دەرەوەی زەوی بوون ئێمە پیانەڵین ئانوناکی یا بە ئانوناکی ناوزە دەکرێن کە سۆمەریەکانن
وباخي عدن مثلا يعني حتى ئێستا نووسەرێک هەیە کە زۆر حتا خۆشی ئێستا هەستەکە ینی توانیوێتی ئەوەی لە ڕێی تەناسوخی ئەڕواحەوە ینی ئینسان سەرنووسەوەی ئێزدەکان باوەڕیان پێێتی کە کراسگۆڕین هەیە کە تەناسوخی ئەڕواح هەیە ئەو ناوی ئانتۆن پارکە باس لە ژیانی ڕابردووی خۆی ئەکا کە ینی بیریەتەوە ینی ڕۆ ئەوەی کە ئێستا لە حیاتی پێشوا چی بۆ چۆن بووە ئەو زۆر جوان ینی حتا تەختی ئەوە کە کورت یەکێکە لەو نەتەوانەی میلۆدی زمانەکەی ینی دەنگ و ینی هەندێ واژەی ئێمە ڕێک واژەی ئیمانە ناوی زمانی ئانوناکی زمانی ئیمانی پێڵێن ئەچێتەوە سەر ئەو زمانە و ینی ئەو بە شێوەیەکی زۆر مفەسەڵ باسی تەنانەت ئیبراهیمەکە کە ئەبراهامی پێڵێن کە بۆچی ئیجبار کرا لە ئورەوە مەسەلەن بڕوات بۆ کەنعان یەکشت زۆر گرنگە ئێمە ینی کێشە لە نێوان ئینسانە کە هەیە لە ڕاستیا کێشەکان لە نێوان خواوەندەکانە دابەزیون بۆ ئینسان ینی حتا پاشایەتی و فەرمانڕەوایی فکرەی ئێمە دیسان و ئینسان لەو خوداوەندانەوە وەریگرتووە چونکە هەر یەک لە ئەوانە بۆ نمونە گەرمە باسی ئەو پەرزگەی ئور بکەین ئیبراهیم یەکێک بوو لە خزمەتکارەکانی ئەو پەرزگەیە کە ئالیهەیەکی تر ئەویشناوی ئینانا و ئێنکی ئەچوونە ئەو پەرزگەیە ینی ئەو بەرپرسی ئەو پەرزگەیە بوو ینی ئەو ئیدارەی خەڵکەکانی دیکە ئەوێ کرد پێویستە ئاماژە بێشتیش بەم دروستکردنی ئینسان لەلایەن ئانوناکیەوە بۆ کۆیلەیەتی و عەبدایەتی و کرێکاری و هەڵکەندنی چاڵ و دەرهێنانی ئاڵتون بوو یعنی بۆ شتێک نەبوو لە پێناوی خودی ئینسان و ئینسانیەتا بێ بۆ دیاریکراویش یعنی حتا وشەی ئاداموو کە لە زمانی سۆمەریا هەیە و ئێستاش ئێزدیەکان هەمان ئەو وشەیە بەکارهێنن کە کاتی ئینسانێک گەمرێ ینی ئەوڵێن ئادام و ینی کۆمەڵە ش دەڵێن لەوە ئەو هەمان ئەو چەمکە بەکارێنن یعنی کۆیلە یان گیان لەبەر مانای ئینسان ناگەێنێ لەبەرەوە ئەو داستانانەی کە هەیە لە ڕاستیە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە پێڵین ئەفسانە ئەوەیە کە ئێمە شتێک کە ئینسان طبیعەتی وایە گە شتێک زۆر باش لی تێنەگاڵە خوڕافاتە ئەڵێوە چییە بەڵام ڕەنگە ئەوەی بۆ نمونە لە ئینجیلە یعنی حتا ئێستا قسە هەیە لەسەرەوەی بەشی تەناسوخی ئەڕواح لە ئینجیلە لابرا چۆن لابرا و بۆچی یعنی پیان وایە ئەوانەی کە بەرپرسی بەتایبەتی لە ئیتالیا و ڤاتیکانەوە لایەن بردووە بە دیوێ لە دیوەکانە بۆ ئەوەی یعنی دینەکە یا مەسیحیەت بە شێوەیەکی تر بڕوە ئەڤین خان ئێستا باسی تەناسوخ لە ئەڕواحت کرد با بڵێن گیان بۆ گیان یاخۆ با بڵێن دۆناو دۆن ئەمە لە لای کاکەیەکان هەیە کاکەیەکان ئێستاش وەکو ئەو ئاینە باوەڕیان وایە کە ئەو کەسەی ئەمرێ ئەگەر کەسێکی خێرخواز بێت کەسێکی باش بێت چاکەکار بێت گیانی ئەو ئەچێتە گیانی بوونەوەرێکی کە و ئەمێنێتەوە و زیاتر خزمەت بە سروشت و بە دنیا و دینەکات ئەمە لە لای ئەوان ئێستاش هەیە و ئەوە باوەڕیانە اینجا من لێرە ئەمە مەبەستەکەمە ئاوڕیانی فیلم سازان زۆر بەمان فیلمی ئەڤاتەرمان بینیوە ئەوەی جەیمس کامێرۆن گە سەیری فیلمی ئەڤاتەرکەن لە جەیمس کامێرۆنە ئەو عەمەلیەیە ئەو پرۆسەیە ئەکات ئەو کردارە دروستەکات لە ناو فیلمەکەیەوە پشتی پێبەستووە کە گیانە خاتە بەرگیان تەنانەت یەکێک لەو کارەکتەرانی کە ئەیان نەوێ نەمرێ پیرێژنەکە ئەیبەنە بندارەکەەوە و ئەیانەوێ ڕوحی بگوێزنەوە ئەوە لەوێ ئەوە بۆچی ئەوە نەبێت کە سوود لە ئتر نازانم تەناسوخ ئەڕواح با بڵێن گیان بۆ گیان لە میترایەکانەوە هاتووە یا لە پێشترەوە هاتووە
ئەوە بەڕێستان شارەزایی زیاترتان لێ هەیە و چۆن ئەمە گەشتۆتە دنیا و ئێستا فلیمسازێکی گەورەی وەکو جەیمس کامیرۆن هاتووە بۆ نمونە سوودی لەو چەمکە وەرگرتووە. یەکشت زۆر مهمە کاکە سەرکەوت من ینی ڕاستی کەمەوە ئەمە نەکدانی زۆرێک گوێم لێ بووایە خەڵک ئەڵێن بۆ نمونە کورت میتراییە لە ڕاستیە نەخێر ئەوە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە ینی فکرەی ئەوەی کە ئینسان ینی چ خواوەندێکی هەبوو لە ئەساسەن هەر لە میسۆپۆتامیا دێ هەر لە ئەنوناکیەکانەوە دێ بۆ نمونە سەیری کوردستان کەین چەند معبەدێکی تیا بۆ چەند پەرزگەیەکی تیا بۆ ئور هەبووە ئورک هەبووە لاگاشە بووە ئەمەی هۆریەکان نووزی کە ئێستا کەوێتە کەرکووکی ئێستاوە و هەر یەک لەم معبەدانە یعنی هەر یەک لەم پەرزگانە ئیلاهەیەکی هەبوو خواوەندێکی هەبوو بۆ نمونە ئینانە ئینکی ینی ئەمانە زۆرتر کەوتونەتە مەڵتیقەی ئێمە کوردستانی ئێمە و بۆ نمونە ئەوەی لە سونەتی ئێمەیە بە تایبەتی لەناو کووردا چوارشەممان زۆر پیرۆزە لە ڕاستیە پیرۆزی چوارشەممە ڕەبتە بەوەی کە چوارشەممان ئەو خوداوەندە یعنی هاتووە بۆ ئەم پەرزگەیە و خەڵک شایی گێڕاوە هەدیان بۆ بردووە لەگەڵیا بوون شەرابیان خواردۆتەوە یعنی هەڵپەڕیون دانسیان کردو خوا سەردانی کردوون خێری بۆ هێناون بەدیوە لە دیوەکانە یعنی تۆ سێری تاریخی فکری ئینسانکە ئەم فکرەی یعنی ئەوەی کەخوا خێر و شەڕی بەش نەکردووە بۆ نمونە لەناو ئێزدیا هەیە لەناو کاکەی هەیە لەناو زەروانی هەیە لەناو یارسانی هەیە لە لای عەلەویەکانیش هەیە لە ڕاستی ئەمانە هەر هەموو ئەمانە ڕەچەڵەکی یەک ئاینن دوجار کە زەردەش دێ خێر و شەڕجیا کاتەوانێ ئاهورامەزدا میترا دروستەکە خەڵقەکە بۆ ئەوەی حاکمی نێوان خێر و شەڕ بێ میترا ئاینێکە لەگەڵ هاتنی ئەو قەومەی کە ناونراوە ئاریاییەکان دروست بوون یعنی میترا بە هەموو شێوەیە گەچێتۆ سەر مەسیحیەت و تێکەڵاوێکیشی هەیە لەگەڵ مەسیحیەتە و هاتە یعنی گەڕانەوەی بۆ ئاسمان بەخۆی و عەرەبانەکانەوە لە دواشەوە کە زەوی بەجێهێڵێ هەمان ئەو چیرۆکەی مەسیحە کە ئەچێتەوە بۆ ئاسمان میترا چۆن بڵاو بۆتەوە میترا بە هاتنی ئیمپراتۆریەتی ڕۆم و داگیرکاریەکەی لەگەڵ خۆیان سەربازەکانیان فکری میتراییان بردەوانێ و حتا میترا یعنی لە نەتیجەی بەپێی ئەو ئەفسانەیە لە نەتیجەی زەواجی ئورمەست لەگەڵ کچێکی خۆی کە ناوی ئاناهیتایە یعنی هاتۆتە بوون دروست بووە لەبەرەوە ئێمە ئەگەر بمانەوە ئیش لەسەر مێژووی تاریخی خۆمان بکەین بەڕاستی تاریخی ئێمە لە زەروانەوە دەست پێکات لە ئێزدیۆ دەست پێکە زەروانە کاکە ئێم هەر هەموو ئەمانە باوەڕیشیان بە تەناسوخی ئەڕواح هەیە لەوەی کە ڕۆح لە مەسەڵەن لای ئێزدیەکان ئەڵێن قەدەم گۆڕین یا کراس گۆڕین لای کاکەیەکان ئەڵێن دۆنادۆنەکە لەبەر ئەوە تۆ ئەتوانی ئەوەی کە جەنابەت باست کرد ئەکرێ یعنی ببێتە هەوێنی فیلمێک بەڵام سێریکە ئێمە خاوەنی خودایەکین کە خێر و شەڕی بەش نەکردووە ئەوانەی کە خێر و شەڕیان بەشیان کردووە لە ڕاستیە ئینسانێک بۆدەسەڵات کردن قەوسێکم بەرێ ئێمە لە زمانی کوردیە ئەمە حەزەکەم ئەوەی خۆت بیر بێت بەس ئەمە ئیزافەیەکە بۆ قسەی بە ئێستای بەڕێستان من ئێستا کە جۆم لێت بوو ئەوە نیەڵێ قەدەم ئەخاتە قەدەم چی بوو شتێکی وادوت چۆن قەدەم هاتیە گۆڕین ئەڵە قەدەم گۆڕینی پێڵە قەدەم هاتیە گۆڕین مەسەلەن ئێمە کە مناڵێک لە دایکە بێڵێن پێ و قەدەمی بەخێر بەخێر ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئێستاش کاکەیەکان کە یەکێکیان دێتە دنیاوە ئەڵێ دۆنی تازەی بەخێر بەڵێ درستە ئەو ئەمە بەستم ئەلەوەیە کە هەیە لە ناومانە ئێستاش بەکاردێت بەڵێ فەرمو عەفو جامە بەستمەوە بوو مەسەلەن ئێنە حتا بۆ نمونە یاریەکی ئێمە بۆ نمونە یاری فۆرکلۆری ئێمە بۆ نمونە پاوڵا یەکێکە لە یاریە کوردیە هەرە کۆنە ڕەسەنەکان
کە بەپی میتۆلۆگیای ئاینی کوردی بەتاتی یعنی دروست کراوە کە ئاسەوارەکەی بۆ 8,000 ساڵ پێش ئێستا لە ئیلام لە لۆڕستان دۆزراوەتەوانێ کە بۆ نمونە چوار گۆشەی زەوی ئەوەی مەسەرەن چوار خەشتەی تاوڵەکە ئاو خاک و هەوا و ئاگرا بۆ نمونە پولەکانی تاوڵە ڕەش و سپیە هێمای شەو و ڕۆژە و مەسەرەن 30 پول هەیە ئەو 30 پولە هیمای 30 ڕۆژەکانی یعنی مانگە ڕەش و سپی دیسان هێمای شەو ڕۆژە یعنی دەرچوونی پولەکان و دیسان گەڕانەوەیان بۆ ناو چوارچێوەی تاوڵەکە یعنی دەرچوونی ڕۆحی ئینسان و گەڕانەوەیەتی بۆ حیات لە ڕێی دۆنادۆنەوە یعنی لە هەموو ئەو ئاماژانە بەڕاستی بەجل و بەرگ و دار و بەرد و کللتوری ئێمەوە هەیە بۆ نمونەسەیە کە یۆنانیەکان خۆیان هەموو میتۆلۆگیای ئاینی خۆیان کردوتە فلیم ئەوەی کە خوداوەندی خۆشەویستیە کێ خوداوەندی شەڕە کێ خوداوەندی یانی جوزانم بەرهەمە هەر یەک لە ئەمانە بەس لە ڕاستیە هەموو تەریخی یۆنان هەموو فەلسەفەی یۆنان هەموو میتۆلۆگیای یۆنان کۆپیەکە لە میتۆلۆگیای مێسۆپۆتامیا یعنی ئەرستۆ کە ڕاوێژکاری ئەسکەندەری مەکدۆنی بوو کە کاتێک بابلی فەتح کرد هەچی حەزارەتی ئێمە بوو بردی بۆ نردێوانی بۆ یۆنان بۆ سۆکرات و ئەریستۆ و ئەفلاتۆن ئەو دنیابینی کە ئیفلاتۆن باسیەکە ئەوەی دنیای یعنی ڕۆحی بێڕەگەز و ئەو جۆرەشتە ڕۆح لەش مهم یعنی لەش گرنگ نییە و بەس و بەڵکو و ڕۆح مهمە و هەموو ئەم تیۆریانە بنەچەی فکری لە شارستانێتی ئێمەوە ڕۆیشتووە بەڵام ئەوان ئیشیان لەسەر کردووە کاکە سەرکەوت لە مجتەمەعی ئێمەیە خەڵک لەسەر کللتور و دابوونەریت و تاریخ و دابوونەریت خۆمانیش ناکە هێندەی باسی خەڵکی ترەکە دەیەها کتێبیان نووسیوە لەسەر ئەفلاتۆن و ئەریستۆ چی وتۆ چۆنی کردو چۆن هاتۆ بەڵام لە حاڵێکە هەموو ئەوەی ئەوان کردویانە لە ڕاستیە ڕەچەڵەکەکەی لە لای ئێمەوە براوە هەموو ئەو سەرگوزشتانەی کە زەکەریا سچینەوەی The Earth Chronicle لە بەسەرهاتەکانی زەویای گێڕێتەوانە کە ئانوناکی چیان کردو لە مەڵتیقە ئێمە یعنی شایانی دەیان هەزار شاکارە یعنی لەسەری دروست بکەیت تاریخ و ڕەچەڵک و خاکی خۆت و کللتوری خۆت بە هەموو دنیا بناسیێنی بەڵام ئەمە وەکو وتم یعنی ینی نائگاییەکی زۆر قۆڵ هەیە هۆکارەکەشی چییە وەکو وتم پێشتر زانست لە هەموو کۆمەلگایەکە بەڕاستی سنووردار کراوە بە شێوەیەکی سیاسی و زۆر کەم کەسەیە بتوانێت ئەو شۆڕشە فکریە بۆ خۆی بکە بەر لەوەی ئەوانی تر بخاتە ژێر پرسەوە ئەبێ لە پێشە خۆی بخاتە ژێر پرسەوە کە لەکوێوە هاتووە چییە بۆی بتوانێت بە ئاماژەیەک بە شوێنێکی تر بگە یەک قەوسێکم بەرێ با من ئیزافەیەک لەسەر و شتەی بەڕێستان بڵێم من کە چوومە یۆنان لە یۆنان تووشی کەسێکی دڵسۆز و کەسێکی زیرەک و وشیاری یۆنانی بووم نازانم شارەزای بواری مێژوو بوو چی بوو بەڵامیتر لە دانیشتنێکە لە شەوێکە بە یەکەوە دانیشتین قسەمان کرد وا بزانمەوە شەوە کە دانیشتین هاوڕێی شاعیر و شێوەکار دڵشاد کوێستانیش لەوێ بوو لەو دانیشتنەمانە بەس تووشی ئتر کا ئەو برادرە بۆمەوە برادەر یۆنانیە ئەو باسی ئەوەیە کرد کە کورد و یۆنان دراوسێ بوونە یعنی تورک لەو ناوچەیە نەبووە کورد و یۆنانیەکانەوەنە نزیک بوونە ئەسکەندەری مەکەدۆنی نەخۆش کەوتووە بە سواری ئەسپەکەی و لەگەڵ لەشکرەکەیە ڕۆشتون بۆ شارێکی کوردی لەوێ چارەسەری نەخۆشیەکەی کردووە باشە یۆنانیەکان ئێمە ئەوەی خوێندومانە کە یۆنانیەکان خاوەنی زانست بوونە و خاوەنی فەلسەفە بوونە و خاوەنی شانۆ بوون و ئەو هەموو بوارە کەچی ئەو برادرە باسی ئەوەی کە دەڵێ ئەسکەندەری مەکەدۆنی چوو بۆ شارێکی کوردی لەوێ لە لای کوردەکان دکتۆری کورد چارەسەری بۆ کردووە ئێمە تا ئێستا بێ ئاگاین لەسەر و قسەی بەڕێستان بێ ئاگاین لەوەی کە ئێمە خاوەنی پزیشکەوانی بووینە لە کاتێککە ئێمە ئەگەر دوور نەڕوین بڕۆ کتێبەکانی بنوەحشێ بخوێنەرەوە بنوەحشێ باسی کوورد دەکات
باسی کورد دەکات چەند کتێبێکی وەرگێڕاوە لەسەر زانستی کوشت و کاڵ لەسەر زانستی پزیشکی لەسەر کۆمەڵێ زانستی کە تەنانەت بنوەحشیە خۆی کریسیانش بۆ یعنی ئەوە نەبوو بڵێ کورد بێ یا عەرەب بێ کریسیان بۆ کاتێ زانایەک بۆ زانایەکی ئەو کەدەی ئەو کاتەی سەردەمی وابزانم عباسیەکان بووە بزابت نازانم چی کاتێک بووە ئەو باسیەوە کە تەنانەت ئەم پیتی کە ئێستا کە عەرەب بەکارێنەوە پێڵێن پیتی عەرەبی ئەو ئەڵێ ئەوە پیتی کوردیە ئەڵێ پیتی سۆرانی کوردیشە اینجا مەبەستم لەو قسەی بەڕێستان زۆر جار خەڵکیە ماڵێڵێ ئەمەی کورچیمانەیە بەڵام ناگەیان لەو مێژووە نییە وەکوکەوەی ئێستا بەڕێستان باسە کرد بەڵێ عفوم کە ئەڤین خان کێشنی ئاساییە درستە هاوڕام درستە هاوڕاتم وایە اینجا من حەزەکەم بزانم ئەو تەنانەت ئێمەی کورد لە ناوچەی کوردیەکان ئەو کاتە باب نابێ ئێستا بڵێ ناوچەی تورک ئێستا کە تورک داگیری کردووە زۆرێک لەو ناوچانە لە ناو تورکایە شانۆ هەیە بۆ هەر ئەو شانۆی یۆنانی کە لە یۆنانا هەبووە ئەگەر ئەو کاتە کورد دراوسێ یۆنان بوو بێت کەواتە ئێمەی کورد شانۆشمانە بووە بەڵام داگیری کردووە ئیتر زۆربەی شتەکان گۆڕاوە ئێمە هەتا زۆرێک لە ئەفسانەکانی داستانەکانی ئەلیازە ئۆدیێسا زۆر نزیکایەتی هەیە لەگەڵ ئەوانەی کە لە ناو سۆمەریەکانە باسەکرێ ئەوەی کە لە لای ئەگام مەمنونەیە ئەوەی لەوانی تریشە هەیە بەڵێ فەرموو گیلگامش یعنی داستانی ئەوی لە بابلا بۆ یەکێک بۆ لە خودداوەندەکانی ئەوێ کە کەسێکی میهرەبان نەبووە ڕاستی لەگەڵ خەڵکەکەیە و بۆیە لەگەڵ عشتارە ینی ئەبێتە کێشەی و عشتارەیەوێ ینی شکاتی لێکە لای ئانوم کە خواوەندێکی گەورەیە کە هینی کە وای لێ بکە لەگەڵ خەڵکەکەی میهرەبان بێ و نەتیجەتەن دوایی ئەو ئەچێ بە دوای نەمریا گەڕێ بەڵام گلگامش لە لای یعنی یۆنان فکرەکەیەکە بە ئەلیادە ئۆدیسە بۆ خۆی بەڵام ئێمە هەمان گلگامش بە زۆر بە کوردی ئیکی فەسیح لەناو ئێزدیەکانە بە داستانی میرمەح یعنی هەمانە من کە بچووک بووم دایکم ئەو چیرۆکانەی ینی بۆ جێڕاینەوە بەڕاستی داستانی میرمەحکە ینی و گلگامش کە چەنەها شەو درێژەی هەبوو هەر تەواو نابوو بەدیێ لە دیوەکانە ئەم داستانانە یعنی حتا داستانی میرمەحی ئێزدیەکان و چەندین کەس لە ئەوانەی ینی خۆیان ئێزدین لە ڕاستیا نووسیویانەتەوە بە شێوەیەکی شعری زۆر جوانیش ینی ئەوە بەرهەمێکی زۆر جوانی ینی بۆ فیلم یەکشتی تر کە زۆر ینی دیسانەتۆ بۆ ئەوەی ینی بنەمای فکرەی بۆ نمونە میتۆلۆگیای ئاینی خۆت بە خەڵکەکەت بناسیێنی ئەوەیە کە بۆ نمونە تۆ ئەوەی ئەو بیر و باوەڕی ئێزدیەکان مەسەلەن ئەوەی سەبارەت بە خۆر و بە مانگ و بە چلەی زستان و بە چلەی هاوین و بە هەموو ئەمانە بکەیتە فیلمێک کە ئەم باوەڕی ئەوانە بەدیۆ لە دیوەکانە هەموو ئەو شتانەی تر مەسەلەی تەناسوخی ئەڕواح ینی هەم فەلسەفەیەکی زۆر قوڵەها بە ینی من جاری وایە سەیرەکەم لە ڕاستە کە تۆ بە ڕۆخی تاریخە قوڵە بیتوانێ بە پێچوانەوە ئینسان ڕەنگە 1000 ساڵی تر بەو تەتەورە نەگا کە دەستی پێکردووە ینی 1000 ساڵی تر ئینسان بەدووە ئینسان بۆ نمونە 12000 ساڵ پێشەستە دوای لافاوە گەورەکە کە هۆکارێکی هەبوو لە ڕاستیا لە نەتیجەی جەنگی ئەتۆم لەسەر ئەم هەسارەی ئەو لافاوە گەورە دروست بوو ینی لە دوای 12000 ساڵ پێش ئێستا ئینسان لە مەرحەلەیەکی ترا بوو بەڵام ئێمە ڕەنگە 1000 ساڵی تریش بۆ 12000 ساڵ پێش ئێستای خۆمان نەگەین لە ڕاستیە کاتێ بۆ نمونە سیر ئەەکەی ینی 12000 ساڵ پێش ئێستا ئینسان شەڕی جەنگی ئەتۆم هەبووە لەسەر ئەم هەسارەی ئێمە ینی حتا ئێستا زۆر بێک لە ئەوانەی پیاوە زانستیەکان کە هۆشیاری ئەدەنە بۆ نمونەوانی کە دەسەڵاتیانێکێک لەوانە ئەمریکایە
کەواز لە دروستکردنی چەکی ئەتۆم بێنن بووی هەمان تەجروبەی پێشووتر کە لە ئەتلانتیس ئەو قاڕەی کەون بوو غەرق بوو بەهۆی شەڕی ئەتۆمەوە دیسانەوە جارێکە دیکە ڕوو نەداتەوانێ چونکە یعنی بگمانەوە باسێکی دوور و درێژە بۆی نەچینەوە تەفاسیلە زۆر تەرکیزکەینە سەر ینی سەر ینی مجتەمەعی خۆمان مەبەستم ئەوەیە ینی فەلسەفەی ئاینە کوردیەکان کە لە تەناسوخی ئەڕواح و پیرۆزی چوار مادە ئەساسیەکەی ئاو و خاک و هەوا و ئاگرایە و مار کە هێمای خوێنی پاکە کە هێمای DNA ئینسانە هەموو ئەمانە ینی ڕەهەندێکی فەلسەفی زۆر خۆڵی هەیە بە بەراورد بەو ئاینانەی بۆ نمونە سامیەکان کە بە شێوەیەکی اختصار و ناکامڵ شێوە ینی داستانی ئەفراندنیان بەدەستەوە. ئەڤین خان حەزەکەم تخوا لەسەر ئەو چەمکە بوەستین حەزەکەم ئەو هێمای مار کە هەر کەسێکە گە بڕوا بۆ لالش بۆ پەرزگای لالشی ئێزداییەکان ئەلبەتە ئێزیدی نیە و یەزیدی نییە ناوەکە یەزیدی هەر یەزیدی نییە ئێزیدیە لە ئێزداییەوە یعنی ئێزدانەوە نزیکە با بڵین هەر ئەو مانایە شەگرێتەوە لەسەر دەروازەکە هێمای مارە هەیە حەزم کرد ڕوونکردنەوەیکی زیاتر لەسەر ئەو مارە بیت بۆ ئەو هێمایەیان داناوە چونکە منەوە هێمایم لە زۆر جێگەی کە بینیوەتەوە بە ناڕاستەوخۆ بۆ نمونە با بڵین ئەگەر کەسانێک ئێستا بیریان بێت جاران بێشکە هەبوو ئەوی کە مناڵەکەیان تیا ئەبەستەوە لە قوماتیانەدا یاخود سنوقەکە هێمای ماری زۆر لەسەر بوو ئێستا ئەگەر سەیری ئەو گوڵەی پشتی تۆ بکەین تۆ گوڵەکان لابە لقەکان لابە لەسەرەوە وەرە خوارەوە هێمای ماری تایە اینجا بە هەمان شێوە لەسەر ئەو بێشکەیە ئەو هێمای مارە هەبووە دووپات بۆتەوە بەڵام جاری وایە بۆ بەگوڵ یعنی جوان کراوە ئەمە وەکولایەنە شێوەکاریەکەی و لێکدانە و شرۆڤەی تابلۆی شێوەکاری من کە باسیەکەم ئەیگەڕێنمەوە لە ئێو سەردەمەوە بۆ ئێستا اینجا حەزەکەم لەسەر ئەو هێمای مارە تۆزێ ڕوونکردنەوەی زیاتر بێ سیکە طبعا كإنسان خلق بو كإنسان دروس كرا يعني إنسان بس مرحلة دروس كرا مرحلة يكمي إنسان كأنوناكي دروستي كر ببي داستاني أفراندني سومري أوانا يعني خوزایی نەبوو یعنی نەیەتوانی ینی خۆی ینی نەوە دروستکە وەچە بخاتەوانێ یعنی چەند جۆر تاقیگەیان هەبوو بەس هەر لە میسۆپۆتامیان هەبوو بۆ نمونە لە ئەفریقاش هەبوو لە پێرو هەبوو کە ینی شوێنی ئینسان دروستکردن بوو و یەک لەو خوداوەندانە یا لەو ئانوناکیانە ئێکیان ناوی ئەمکیە کە مەسئولی منطقەی ئێمە بوو ئورک ئور و ینی ئەم مەناطقانی لای ئێمە ینی لە حتا لەوەی ئەدەن دروستکردنی ئینسانە هەبوو ئەوەی سەرپەرشتی هەموو ئیشانەیە کرد یەکێکی تریان بوو ناوی ئینگلیل ینی ئەو میهرەبان نەبوو بەپێی ئەو نووسراوانە لەگەڵ ئینسانە ئەیوە دەمانە ئێمە ئیشمان پێیانە تا ئیشەکەمان بۆ تاواکەم دوایی هەمیان لە بینەبین وە خۆزایش نەبوو دوجار بەپێی ئەو نووسراوانە بە تایبەتی یەکێک لەو نووسرانن یعنی کە خۆی زمانی سۆمەری ینی خوێندۆتەوە ینی لێکۆڵینەوەکی زۆر مفاسەڵی کردووە لەسەر دێڕ هەڕی سۆمەریەکان ئەنکی ینی متعاتفترە بێ یعنی لەگەڵ ئینسانە کەمانە شتێکن خۆی دروستیانەکە ئەشتوانەی هەندێک لەو زانست و یعنی ئاگاییەی خۆیان ینی ئانوناکی بدا بە ئینسان بۆی ئینسان ینی زۆر وابەستی ئەوان نەبێت تەنیا وەکو ینی کۆیلەیەک ئیشیان بۆ بکە بەڵکو کە ئیشەکە تاوبوو حیاتێکی سەربەخۆی خۆی هەبێ بۆ ئەوەی ئەوە بکە ینی ئینسان بەو ڕادەی هۆشمەندیە بکە ینی تقریبا ئەمە دەزانین چەند ساڵ پێشەستە ڕوویە 300,000 ساڵ پێشەستە ڕوویداوە DNA خۆیان تێکەڵاو بە گروپێک لە ئینسانەکەن لەسەر زەوی DNA ینی ئەو ئینسانانەی کە DNA ئانوناکیان هەیە
یعنی خۆزاییشە بێ بۆ نمونە لە ناو قورئانە مەسەلەن ئەڵێن حەوا ئادەمی هەڵخەڵەتان سێوی زانست بخوا فڕیاندایە سەر زەوی، یعنی وا کورتیان کردێتەوە. بەس لە ڕاستیان ئادەم و حەوا دوو کەس نەبوون، نەژادێکی زۆر ینی مفاستەڵ بوون. ینی کاتێک ئانوناکی DNA خۆی تێکەڵ بە ئینسانەکە ینی هینە بێ، ینی ئەتوانێ مناڵ بەرهەم بهێنێ، توانێت خۆشی وەکو دێتە ئاستی خواکان، چۆن ئەوان خۆیان نتوانن ینی خۆزایی بکەن ینی مناڵ بەرهەم بهێنن، ئەمانیش دەتوانن بەرهەمی بهێنن. لە نەتیجەی ئەمە یەکێک لە خوداوەندەکانی ترکە ناوی ئینگلیزی لە تووڕابێ، مەسەلەن ئەڵێ تۆ بۆ ئیواکەی ئینسان DNA ئێمەی پێبێ، چونکە ئینسان ئەگەر DNA ئێمەی پێبێ لە ئێمەش یاخیە بێ. و ئەمە وای کرد و یعنی هێمای خوێن هێمای مارە، بۆ نمونە ینی حتا ئێستا سەریکە لە مەجای تۆبا لە تەواوی دنیاە ئەو هێمایە لە سەیری سەیدەلیەکانەکەی ماری تایە دوو ماری ینی لێک ئاڵاوە، ینی هێمای خانی DNA مارپیچە، دوو مارن پێچاپێچن و بۆ نمونێستا ئێزدیەکان ئەڵێن ئێمەنەوەی خوین، خوێنی ئێمە خوێنی خودداییە، خوێنی ئێمە خوێنی پاکە. لێرەش قەوسێکم بەرێ حەزەکەم ئاگاد لەوە بێ ئێزدایەکان ئەڵێن خوێنی ئێمە خوێنی ئەوە تەواو دوای قسەکەی من هەر برادێک با بڵێن داستانی برایمۆکی خوێن بێتەوە. لە داستانی برایمۆک کاتێک کە میرحاجە خاتە شانی و ئەڕوات دێ بە دێو شار بە شارەی گەڕێنێ، چونکە میرحاز تووشی نەخۆشی گەڕی بووە. میرحاج یا میرشێخ یەکێکیان لەو دوو برایی پەریخان، چونکە پێڵێن ئەڵێن ئەگەر بێت و ئەو برایم چاک بێتەوە پەریخانتە دەینێ. ئەمیشەی کاتە سەر شانی و تووشی گەڕی بووە ئەڕوا دێ بە دێ شار بە شارەی گەڕێنێ، هیچ چارەسەری نییە. ئەخیرەن لە جێیەکە لەسەر لای بەردێکدایانێ لە بەر هەتاوێک لە زستان ناوێ لای شوانێک شیری بۆیێنێت، لە قاپێکە شیری بۆیێنێ دایانێ مارێک لە ناو لەسەر بەردێکدایانێ بۆی شیرەکە گەرم بێ تا ئەم دوایی بیخواتەوە. مارێک دەرەچێت لە ناو بەردەکە شیرەکە ئەخواتەوە، دوای ئەڕشێتەوە ناو قابەکە. هەر ئەو مارە میرشێخە یا میرحاجە کە گەڕیەکەی هەبووە شیرەکە ئەخواتەوە، ئەو شیرەی بە ژارەکەوەی ئەیخواتەوە گەڕیەکەی چاکە بێت، لەشی چاکە بێ. ئیجا ئەمە لە ناو ئەو داستانەی کوردیە ئەوەی ڕسمی ئەو مارە و لە زمانی و لەسەر قابەکە و ژەهرەکە و ئەوەی کە ئێستا جەنابتان باسی کرد لەو داستانی ئێمەیە هەیە. جا حەزم کرد ئەها بۆ ئەوەنێ پارسەنگ بۆ قسەکانی بەڕێستان بەڵێ فەرموو. ئێستا بابێن یەزیدەکان کە خوێنی مار چی بوو؟ بڵێ ینی ئەوان پێیان وایە خوێنیان خوێنێکی پاکی ئیلاهیە و خوێنی پاکی ئیلاهی لە تێکەڵاوکردنی ینی DNA ئانوناکی بە ئینسان دێ و هێمای خوێن ینی ئێستا مارە هێمای DNA ئینسان مارپێچە، دوو ماری لێک ئاڵاوە و ئەمە بۆ نمونە ینی حتا بۆ نووسری ئەسە شارستانیەتی میسر گروندەکەی بنەماکەی لە میسۆپۆتامیای ئێمەوە لەوێت تێک چووە، بەڵام ئەوانەی یەکەم جار ینی توانیان مناڵ دروست بکەن، ینی بوونە ینی توانیان ینی زایەندە بن ژن بوو، بۆیە ژن ینی هێمای مار هێمای ژنە، ینی هەموو ینی فرعونەکان ژنەکانیان مار لەسەر سەریانە و مار هێمای دیسانەوە زانستیشە و هێمای خوێنی پاکیشە، خوێنی ئیلاهیە، خوێنی ئانوناکیە. بۆیە کاتێک مەسەلەن ڕەنگە ئێمە بە حکمی ئەوەی ئەگەر تۆ بەو هێمە تاریخیانەیە قوڵ نەبیتەوە تێناگەیلەوەی کە بۆچی مەسەلەن ئێزدیەکان مارێکی ڕەش بە دەرگای لالشەوەیە و پێشیان ویان خوێنێکی پاکیان هەیە. خوێن ینی خانەی خوێنی ینی بانکی زانیاری ئینسانە. ئێستا با 1 ملیۆن کتێب لەسەرەوە بنووسرێ کورد هاوردەی کوردستان کراوە، بەڵام کاتێک کە تۆ ئەچی تەستێکی DNA یەکەی
مثلا بەتایبەتی لەم ئەخیرانە کۆمەڵ ریسێرچەر کردویانە the کورد ئۆرجیناڵێتێتی کورد یعنی یەکسەر بەوچ بە کوردستانی گەورە وابەستێ بەستراواتوانێ خەڵکیان منتیقێن لەم شوێنەیە ڕەبتی بەم خاک و ئاو و خۆڵەوە هەیە لەبەرەوەی ئەتۆمی ئەوی وەرگرتووە لەبەرەوەی لەوێ لەدایک بووە لەوێ ئەو ڕۆحەت هەرچی شتێکە لەوێ وەریگرتوە بەدیوێ لە دیوەکانە بۆیە مار هێمای هەبوونی DNA یا خوێنی ئانوناکیە لە ناو خوێنی ئینسانی ئێمەیە بۆ زانیاریشت من بە فترێک پێش ئێستا بابەتێکم لەسەرەوە نووسی بوو ریسێرچەرێکی ئەمریکی هەیە بەحثێکی زۆر مفەسەڵی کردووە لەسەر ئەوەی کە بۆچی تەمەنی یعنی بەپێی فەحسی DNA تەمەنی ئینسان گەورەترە لە تەمەنی زەوی یعنی زەوی تەمەنی 4 ملیار و نیو ساڵە بەڵام تەمەنی ئینسان بەپێی DNA 9 ملیار ساڵە ئەگەر زەوی 4 ملیار و نیو ساڵە دروست بووە کەواتە ئینسان 5 ملیار ساڵ پێش دروستبوونی زەوی لەکوێ بووە و یەکێک لەو تیۆریانە بەڵێ ئەوەیە کە بەشێک لە ئەوەی ینی بەشێک لە ئینسان ئەگەڕێتەوە بۆ خوێنی بۆ DNA ئانوناکی ینی ئانوناکی لە خوێنی خۆی دروستی کردو حتا لە قورئان و لە ئینجیلیشە لە ئینجیل و لە تەوراتە باسەکرێ خوا بەفوو یعنی ئینسانی خەلق کرد یا لە خۆی ئینسانی خەلق کرد یا لە شێوەی خۆی ئینسانی خەلق کردووە هەموو ئەمانە ئەچێتەوە سەر ئەو داستانە بنەڕەتی سۆمەریەکان کە ئینسان لە ڕاستیات چۆن دروست کراوە و ئەو ریسێرچە ینی ئەو لێکۆڵەرە ئەمریکیە ناوی سیلڤەرە ینی بە چەند بەڵگە ئەیسەلمێنێ کە بەڵێ دروستە ئینسان لەلایەن ئانوناکیەوە خەلق کراوە بەس بەشێک لە ئینسان بۆ زانیاری و نەکەم و ئینسانەکان خاوەنی DNA ئانوناکی نین بەشێک لە ئینسان لەسەر زەوی خاوەنی DNA ئانوناکیە ئەویش بەوەی کە بۆ نمونە هەنێک ئێمە لەسەر زەوی بۆ نمونە حساسیەتمان هەیە بە خۆڵ و گرد و گژوجای سەرزەوی بۆ نمونە ئێمە لەسەر زەوی بەخۆرە سوتین ئەکرێ خەڵکی هەسارەیەکی تر بین کە گەرمی کەمتری هەبە بۆ نمونە هەموو بوونەوەرەکانی دیکە لەسەر زەوی لەگەڵ لەدایک بوونە بە پێڕۆن بەڵام ئینسان ساڵانێکیەوە بۆی بتوانێت لەسەر پێ بڕوە بۆ نمونە ئینسان چەنەها جۆر نەخۆشی دیکەی هەیە تووشە بێ بەس لە هێناوە هیچ لە گیانلەبەرەکانی دیکەی سەرزەوی تووشی و نەخۆشیانە نابن بۆ نمونە ئاوی ئینسان ئەگەر ئاوی پیس بخواتەوانێ یەکسەر نەخۆشەکەوێ بەڵام هەموو گیانلەبەرەکان ئاوی سەرزەویە خۆنەوانێ هەرچیەک بێ و ئاوە نەخۆش ناکەون هەموو ئەم ینی ئەو باسی حەڤە بەڵگاکە لەسەرەوەی کە ئەی سەلمێنی ئینسان چۆن خەڵکی دەرەوەی زەویە 1% کە خوێنی ئانوناکیە بەوەی مەسەلەن ئێمە لەگەڵ حیوان زۆر پەیوەندێکی تونند و تۆڵی بە زەویەوە هەیە ینی هەر ڕووداوێکی سروشتی بێ باران بێ بەفر بێ لافاو بێ بوومە لەرزە بێ ئەوە زانێ خۆی پارێزێ بەس ئینسان ناتوانێت لەبەرەوەی ئەو پەیوەندی دابڕاوە لەگەڵ زەویە هەموو ئەمانە ینی کۆیەکە ینی کۆکراوەی لەگەڵ حەڤە خاڵە ینی بە مختصر من لە کتێبەکەما بە تەفسیلی باسیەکەم کە ئینسان بەشێک لە ئینسانی سەرزەوی بە خوێنی ئانوناکیە چێتەوە دەرەوەی سەرزەوی ئەڤین خان حەز دەکەم یەک دوو بۆ چوونی هاوڕێیەکی ئازیزمانەیە ئەوی شەرخاوەنی ئەم پێگەیە فلیمسازان بەردەوام بەشدارە لە هەموو وانەکان کاک بابان حەمە ساڵە هەڵێ بەڕاستی باسکردنی ئەم بابەتە لە فیلمێکی کوردی پێویستی بە پشتیوانیەکی بەهێزی معنەوی هەیە جگە لە ڕەخنە لەلایەن وڵاتانی دراوسێ دەنگدانەوەی بەرچاوی ئەبێ و وتەکانی کاک سەرکەوتیش پشگیرێکی جوانە دەستخۆش اینجا هەر کاک بابان کۆمنتێکی کەشی هەیە ئەمە باسێکی ناساندنی ئاینیە چۆن لە فیلمێکی کوردی جێ ئەکرێتەوە
ئانوناچیان هێتت اینجا من حەزەکەم وەڵامی کاکبابان بەمەوە ئیتر مە وەڵامێک لای من ئەگەر وەڵامێکیش لای بەڕێستانەیە لە ڕووی سپۆری بابەتەکەی خۆتەوی شەرخۆشە باشترە کریکە کاکسەرکەوت هین لە هندستان فلیمێک هەیە بە ناوی پێکۆوە کابراایەکە بە دوای خۆیان گەڕێ یعنی لەناو هندستانە باوەڕی دینی زۆر جیاجیا هەیە بۆ نمونە یعنی ئەمە فکرێکی زۆر باشە بۆ ئێوە ئەگەر پێتان خۆشە بیکەن ئەو پیاوە یەک کابراایەکە لە فەزاوە دێ ملوانکەیەکی لێ فڕێندرێ بە سوودفە لە ڕێگەیەکە مەسەلەن کەسێک بینێ لە ملوانکەکەیان بردمەڵە خوا بداتەوە ئەو لە فەزاوە هاتووە ئەڵێ خوای ڕەحمت پێ بکە خوا بداتەوە ئەچێ بە دوای خۆی ئاگەڕێ بە هەموو کەزاڵێت تۆ خوا دیوە خوا لەکوێیە بۆ نمونە ئیسلامە بینێ بە جۆرێک وەڵامیاتۆکە خواکێ مەسیحیە بینێ بە جۆرە وەڵامیاتۆکە خواکەیە هندووە بینێ بە جۆرە وەڵامیاتۆکە خواکێ بودیە بینێ بە جۆرە وەڵامیاتۆکە خواکێ یعنی بۆ ئەچێوانی کەمێرولا پەرستن کێگا پەرستن ئەوی مجەسەما پەرستێ یعنی بە دوای خوایە ئەگەڕێ لە هەموو وێناندنەکانە بە جۆرێک وەڵامی خوادەنەوە جاری واشەیە مەسەلەن چێ مجەسەمەکانەکڕێ ئەڵێ ئەم خۆیان باشترە لەم خۆیان مجەسەمەی گەورە بچووک ئەڵێ کە گەورەتر بێ ئیشی گەورەترم بۆ کام ملوانکەکەم بۆ هێنێتەوانێ ئێوە ئەگەرتانەوێت خزمەت بە کللتوری کوردیکەن من نەتوانم یارمەتیتان بم لە ڕووی میتۆلۆگیای ئاینیەوە وەرە بە دوای خۆیان بگەڕێ لە کللتوری کوردیە کە خوا کێ و چییە بڕۆ لای ئێزدی بڕۆ لای کاکەی بڕۆ لای یارسان بڕۆ لای عەلەوی بڕۆ لای مەسیحی بڕۆ لای جوولەکەی کورد لە بۆچوونی کوردیە بۆەوەی تۆ بخوا بدۆزیتەوە لە ڕاستیە خوا هیچیان نییە و هەمووشیانە لەبەرەوەی نەتەوەکە هەموو باوەڕەکانی تایە ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی ئەگەر تۆ دیسانەوە بشە دەوێت بە مێژووی خۆیان بڕۆیتە خوارەوە من بۆ نمونەمێ بزانم خوا لەکەیەوە هەیە تاریخی خوا چییە بۆ نمونە من یەکێک ملوانی قوڵ بوومە تۆپیا چوومەتۆ 2 ملیۆن و نیو ساڵ پێش ئێستا خوا چی بوو چۆن بوو لەکوێ دروست بوو یەکە یعنی وەکو فکرە هەموو ئەمانە ئەگەر تۆ ئیمکاناتت هەبێ بەڵێ توانی ئەو فلیمەی پێکۆ کە من بۆ جەنابتی بەسەکەم ئێستا لە دیراساتی حتا زانستی ئاینی لە مەکتەبەکانی سویدا عرضەکرێ مناڵ سەیریەکە و هەم کۆمێدیە هەم یعنی زانستیشە یعنی مەودایەکی فراوانەیە بە ئینسان لەوەی کە خوا حقیقەتێکی ڕەهای ئیسلامی نییە خوا حقیقەتێکی ڕەهای مەسیحیەت نییە خوا حقیقەتێکی ڕەهای جوو نییە خوا ئەکرێ زۆر شت بێ لەو منطلقەوە یعنی شتێکی زۆر گرنگە یعنی ئێوە هەر کەس لە جێگەی خۆیەوە ینی لەدا بوونەریت و ئاکاری نەتەوەکەی خۆمان شارەزا بن بۆی بتانی بەرهەمێکی باش بهێنی ئەوەی کە بۆ نمونە لە یۆنانەکەڕەیە سویدی کا بەناوی خودداوەندی ڤایکینگەکانەوە زۆر شتێکی بچووکە بەڵام احتیمامی پێن بەڵام مناڵەکانی ئێمە هەموو ێزانەوانە چین و چۆن و لەکوێوە هاتوون ینی معقولە لەم سەردەمەیە لە کاکسۆران هەمڕەژ ئاماژی پیاوە لە کتێبی شەشی متۆستایی هانەی ئاینی ئێزدی و کاکەی ئەوانە هاکرێ شتی وا بووە لە دنیاە تۆ ئیهانەی دینێکی تر بکەی لە ڕوانگەی ئیسلام و کاکەمە بیری عەرەبە تۆ تاکەی بیری عەرەب و تورک لەناو خۆدی کۆمەڵگاکەی خۆتان ڕەوایەتی پێدەی بەڵێ جا من حەزم کرد ڕوونکردنەوەیەک لەسەر و بۆچوونەی کاکبابان بم کاکبابان یان هەر برادێکی کە کاتێکە ئێستا ئێماگەر لە فیلمێکی کوردی باسی هەر ئاینێکی کەی کۆنی کوردی بکەین لەوەیە خەڵکانێکی موسڵمان بەرامبەر بەو فیلمە بۆستنەوە و ڕێگری لێ بکەن و هەوڵدە نیشانیش نەدرێ بۆ ئەڵێن نابێت بەڵام لە هەمان کاتە هەر ئەو کەسە هەر ئەو موسڵمانە هەر ئەو کەسانە سەیری کۆمەڵە فیلمی ئەجنەبی ئەکەن ئینگلیزی ئەکەن کە باسی ئاینەکانەکات یعنی فیلمی دیترۆی ترۆی کە باسی داستانێکی یۆنانی و باسی هەر ئەو خوایانەی ترەکات لە ئەسپی تەروادەیەوە ئەو فیلمەکانی تریش و ئەو فیلمەی با بڵین لۆرد ئۆف دە ڕینگ و ئەوانی تر و ئەوانی تر هەموو ئەوانە باسی و خوایانی ئەوانەکەن ئێمە بۆ بێت و باسی خوایەکی لێمان حرام بکرێن جاوە بە ئەفو قسەکەت لە دەما بە شەکرە بڕم یعنی ئێمە بۆ بێت و ئەو ڕێگرێ لە خۆمان بکەین لە کاتی ئەو ڕێگریە پەیوەندی بە دینی ئیسلام و نییە برادەران ئەمە پەیوەندی با بڵێن بە داگیرکەری عەرەبیەوەیە بە داگیرکەری تورکەوەیە
بە داگیرکەری فارسەوەیە کە ئێوێ شوناسی تۆ بسڕێتەوە شوناسی تۆ لەکوێ لەو دێرینەی مێژووی ئێمەیە ئەوانی شایانوێ ئەوە بسڕنەوە اینجا ئەڤین خان فەرم و بەڵام یەک دوو برادری کەش پرسیار و بۆچوونیانێ من ئەمە شتێک یعنی هۆکاری ئەوەی کە خەڵکی ئێمە خەڵکی کوردی بەرگریەکە لە ئیسلام ئەوەیە کە نازانێت چۆن بۆ مسلمان کە نازانێت چۆن بە ئیسلام کراوە کاکە نەتەوەی ئێمە لەسەر سەربڕین و بەکەنیزە و سەبیەکردنی داپیرە گەورانی ئێمە بووە بە مسلمان وەرن ئێوە وەکو فلیمساز لە کاتی هێرشەکەی عومەری کوڕی خەتابە کە هات سەدان هزار کچی ژنی کورد و کچی کورد بوو بە کەنیزە و نێرا بۆ بەغاو بۆ مەدینە وەکو کەنیزە و فرۆشران ئەو عەبابەی لێ نازانم عەبد ئەوەی کە ئێستا لە لای هەڵەبجەی پەرستن وەکو یا شێخێکە ئەوە سەدان پیاوی کوردی سەر بڕیوە و سەدان مناڵی کوردی زیینە بەچاڵ کردو و سەدان ژنی وەکو کەنیزە و سەبەی سێکسی بردووە ئەمڕۆ کورد لە بیری برا بچۆتەوانێت کە ئەو بۆچی هاتۆ بۆ منتیقەیە بۆ فەتح و بۆ سەربڕینی خەڵکی ئێمە هاتووە بۆ بە زۆر مسلمانکردن هاتووە بۆ مەناتیقی ئێمە چەند فلیممان هەیە لەسەرەوەی کە کورد چۆن بۆ مسلمان با بێسەک بە خەڵکەڵی تۆ ئەوەی کە داعش کردی لە شنگال هەمان ئەو شتە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە بەسەر ئێوەیە هاتووە حاشای لێکەن ئەڵێن کورد بە دڵخوازی خۆی بۆ مسلمان بەڵام ئەگەر بچی فەحسی خوێنی هەر یەکێک لە ئەوانە بکەی جیناتی عەرەب لە خوێنیان ناهێنیتە دەرەوانەیە کە لەسەر اختصاب بوو بنەهجینی بوونەتە مسلمان ئێمە توانیمان ئەم حەقیقەتە پیشانی خەڵکی خۆمان بین نانەمان کردووە ئێمە بە پێچوانەوە ئێمە ڕاستیەکانمان شاردۆتەوانێ ئەمە کێشێکی زۆر گەورەیە لە ناو مجتەمەعی ئێمەیە خەتەریشی هەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئێمە بەڵێ ئەڤین خان با بچمە لای برادێکی کەشمان کاک پەیوەند قەرەداغیش بەڕێزێکی کە هەرخاوەنیان پێگەیە ئەویش کۆمەڵێوانەی دانسقی لەم پێگەیە هەیە ئەڵێ سڵاو لەو خاتونە بەڕێزە باسی ئانوناکی کرد ئایا پێی وایە ڕۆژێک بگەڕێنەوە بۆ سەر زەوی چونکە بۆ چوونێکی وەها هەیە گوایە ئەوان مرۆڤیان کاتێک دروست کرد بۆ جێبەجێکردنی ئەرکێک بووە پاش تەواوکردنی ئەرکەکەی مرۆڤایەتی ئەوان دێنەوە ڕای ئەوان چییە اینجا هەر بەڵێ ئەوە تەواوکە دوایی وەڵامی ئەمە بەرەو دوایی پرسیارێکی کەیە فەرموو دروستە یعنی حتا ئەوان ئەیانەوێ بێنەوە سەر بەڵام زەوی بە پێی بۆچوونی زۆرێک لەو ڕیسەرچانە کەرەنتین کراوە کەرەنتینی زەوی مانگە یعنی مەداری مگناتیزی زەوی زۆر بەهێزە یعنی حتا ئێستا شەڕی کوێیت کە ڕوویدا کە ئەمریکا هات بۆ کەمدا و ئەو فەوزە عالەمیە دروست بوو ئەوە بووە کە گوایە ئانوناکی محاوەلەیان کردووە بێنەوە ئەو مەنتیقەیە نەیان هێشتوە ڕێگریان لێکراوە و حتا جارێکی دیکە ئەو داستانی ریزۆڵ ئەوەی دەفرە ئاسمانەکە کەوتە خوارەوە لە تەکزاس یعنی یەک محاوەلەی دیکە بوو بۆ گەڕانەوەی ئەوان بۆ سەرزەوی بەڵام ڕێگان لێگیراوە هەیە لە ئەنتەرنێتە هەر کەسێک بیخوێنێتەوە گەر بنووسی ریزۆڵ سەبارەت بە گەڕانەوەی ئەوان بەڵێ ئەوانیانەیە بگەڕێنەوە بۆ سەرزەوی بەس کەی و چۆن نازانم بابەتێکی کەی هەیە پرسیارە یان ڕوونکردنەوەیەکیکەیە ئەڵێ بەدەر لە فیلمی پیکەی هەندی فیلمێکی ناوازەی دیکەمانەیە کە خودی فیلمەکە دەربارەی ئەنانۆچیە لە ژێر ناوی کە من پێم باشە ئەو خاتونە هەموو ناوی پرۆمیثۆس هەموو تاکێکی تر تەماشای بکات شتگەلێکی قەشەنگ و سەرسامبەخشی تایە زۆر سپاس کاک پەیوەنجام بەڵێ ئەڤین خان فەرموو لەسەر بابەتەکەی لای خۆت لای ئانۆناکییان بچینەوە سەر چەمکێکیکە بەدڵیتەوە حەزەکەی بیگۆڕە با بچینە سەر چەمکێکیکەی ئەو بوارە ئازیزان ئێمە یەک کێشەیەکمانەیە لە فیلمسازانی کورد ئێستا ئەمڕۆ من لە کۆڕێکا بووم لەو کۆڕەیە کێشەی ئەومانەیە باسی ئەوواکەین بۆ فیلمی کوردی پێناگات بۆ فیلمی کوردی دروست نابێت بۆ ئەیتر چه کۆمەڵە ئاستەنگیە خینە بەرەوەی فیلمی کوردی گەلێ جار فیلم سازەکانە گەلێ جار فیلمەکەیە گەلێ جار بینەرە بەڵام بینەر بە تاسووقە بینەر تینووی بینینی فیلمی کوردیە
کێشەکە لای چێ لای فلیمسازی کوردیە ئایا فلیمسازی کوردی توانیوێتی ئەو کۆدە ئەو نهێنیە ئەو تامە ببینێتەوە کە بینەر پەلکێش کات بۆ ناو هۆڵەکان نەک بەس بینەری کورد بینەری وڵاتانی دەوروبەریش و بینەری وڵاتانی دنیاش بۆ ئەمە لە ڕێی ئەوەوە ئەمە کێشەکە لای فلیمسازە ئەبێ ئەو کۆدە بدۆزێتەوە ئەبێ ئەو تامە بدۆزێتەوە کە بتوانێت فلیمسازانی بڵێن بینەری دنیا بهێنێت تاکو ئێمە خۆمان خاوەنی ئابوووریەکی تێر و تەسەلبین اینجا گەلێ جارێ ماڵین نا ئێمە ناگەین بەوان ئەی باشە کە ئێمە ناگەین بۆن ئێمە خاوەنی بابەتین ئەوەتانێ بابەتی گەلێ جارەڵێن ئەنفال یەک دنیا بابەتی تایە کیمیابارانی هەڵەبجە یەک دنیا بابەتی تایە ئەوەتانی ئێستا ئەمانی کە ئەڤین خان باسی کرد بۆ زۆر بەمان بابەتێکی زۆر زۆر سەرسان بەخشە ئەمە هەمووی بابەتی جیاوازن یعنی من چوومە سەر قەڵای کەرکووک ئێستا کە ڕووخاوە هەر کەسێ بڕە لەسەر قەڵای کەرکووک کۆمەڵێ شتم بینی یەکێ لەوان خۆرەکەم بینی یەکێ لەوان هێمای مارەکەم بینی یەکێ لەوانە کۆمەڵێک کۆدم بینی لە لای ئاینی کاکەی هەیە و لە لای ئاینی یازیدیشەیە ئێمە نەمەزانی ئەمە سەر بەچی ئاینێکن بەڵام ئەمزانی ئەمە کۆمەڵێشتی کوردین کاک سۆرانی حەمە ڕەش باسی کردەوە تا ئەڤین خان باسی کردەوە خۆرەکەی سەر قەڵای کەرکووک چی پەیوەندیەکی بە ئێمەی کوردەوە هەیە ئەڤین خان خۆەکەی خداوەندی خۆری ئێمەیە ئێمە لە ڕووناکی دروست بووین ئەژبینەوە بە ڕووناکی لە ڕێی ڕۆحی دۆناڵدۆنەوە پاش 1001 جار بەپی میتۆلۆگیای ئاینی ئێمە و ئەگەر لە ڕووی علمیشەوە سەیری بکەی یعنی ئینسان ئەتۆمە یعنی پێکهاتەی وجودی ئێمە بە پێی زانست لە ئەتۆم دروست بێ و ئەتۆم لە ناو هەوایە لە دەوروبەری ئێمەن و ئەمانە یعنی مثلەن ئێمە کاڵین ئێمە لە نووری ئێزان دروست بووین بۆ زانیاری جەنابیشت تقریبا مانگی پێشوو بوو لە کەنەدا ریسێرچە کراوە ینی لە کۆلینۆی کراوە ناوەکەی نووسیوە بەس خۆم ینی ئین نەتیجەی ریسێرچەکەم بینی زۆر ئینترەسانت بوو ینی جێگی سەرنج بوو ئەویش ئەوەیە کە ئینسان کاتێکەمرێ شەوقێکی ڕووناکیی لە بەرزەبێتەوانێ و بەپێی علم ئەوان ئەڵێن ئێمە نازانین ئەو ڕووناکیە بەڕاستی چییە تاقەیە ئەوان ئەڵێن لە ئینسان بەرزەبێتەوە بەڵام هەنێک لەوانی کە بۆ نمونە میتۆلۆگی یا دینداریە ڕۆحە و ڕۆح ڕووناکیە و خۆی ئاماداکە بۆ حیاتی ئایندە ئەچێتەوە ژیانێکی تر یا لەدایکە بێتەوە لە فۆرمێکی ترە لەبەرەوە ئێمە مەسەلەن کاڵین حتاوی ئەگەر ئێزدیمە هەلەر ئێزداییمە ینی خوام یا لە خوددام لەوە دێ لە ڕووناکیەوە دێ لە ڕووناکی مەشتمەوە بە ڕووناکی بەڵام مەراحلی هەیە ینی ئێمە حەوت مەرحەلەی ینی حەوت طەبەقەی هینمان هەیە ئەوەی ینی تێیکردنی ڕۆح ئێمە ئێستا لە طەبەقەی سێین هاتووینەتە ئەم حیاتە بۆ ئەوەی حیاتیەوەی جەمسەری هەڵەبژێری ئەوە یەک ینی ڕابردووی خۆت کە چی بووی و چۆن بووی ینی ورد یەکەیتەوە لە حیاتی ئێستا و دوجار یا دوای خێرەکەوی یا باشیت یا یعنی خۆت پەسەند و خۆپەرست دەبی دەسەڵات خواسەبی فۆکوست ناچێتە سەر ئینسانیەت و یعنی شتە پۆزیتیف و ڕووناکیە جوانەکانی هەیەت بەڵکو ینی خزمەت بەخۆ دەکەی قدرەتت هەبێ دەسەڵاتت هەبێ پارەی زۆرت هەبێ ینی ئەو حیاتی جەمسەریە تاقیەکەی توانێ و هەڵبەدەوت تەفاسیلێکی زۆر دوور و درێژی هەیە ئەو حەوت تەراکمی ئاگایی یا ئەوەی کە حتا ئەوانی ئەهلی تەسەووفی عرفانیشن لەلای ئێمە زۆر ینی لە جیاتیەوەی تەرکیزکەنە سەر دەوروبەر بە ناخی خۆیانە قۆڵە بنەوە لە خۆیانە بە خودداگەن
ئەوە یەکێکە لە ئەوانەی خۆر ئێمە لە ڕووناکین و ئەژبینەوە بە ڕووناکی وە لە ڕێی ڕۆحی دۆنادۆنەوە لە ڕێی کراس گۆڕینەوە لە ڕێ قەدەم گۆڕینەوە ئێمە چینەوە ئاستی خوا دوایی دابەزینەوە سەرزەوی. ئەڤین خان ێستا باسی شتێکی کرد من پرسیارێکی کەم لا دروست بوو. ئێمە پیرمانەیە پێش دینی ئیسلام لە دینی ئێزدایی و لە دینی کاکەی و لە یارسانی و لەوانی ترە پیرمانەیە. پیر شالیار بۆ نمونە یەکێکە لەو کەسانی کە ئەو ئیسلام نەبووە، بەڵام دوایی کە ئیسلام هاتۆتە منطقەکە و ئیتر خەڵکیش بۆ ئەوەی تووشی ئەو لێدانە نەبن هەنێک یعنی تێکەڵیەکە لە بینی تەواوی سروتەکانی ئاینی کوردی کە لە لای پیریشالیارەکرێ و تێکەڵیش کراوە بە ئاینی ئیسلامەوە. هەر بۆ نمونامەی کە ئێستا باسە کرد ئەوەی دەروێشەکان لای دەروێشەکان جەزبە هەیە. جەزبە لە عەرەبیەکەی پێڵێن تەقەموس، ئەوەی کە ئەچێتە ناوەوەی خۆی لەگەڵ ڕۆحی ئەمەی کە ئێستا بەڕێستان باست کرد. ئەم جەزبەیە من زۆرم پێ جوانە لە جیاتی وشەی تەقەموس بەکاری بێنم، یعنی لە چونکە کوردیە. ئەم جەزبەیە وای کردووە ئەم کەسە ئەچێتە حاڵەتێکی کەی پاراسایکۆلۆجیەوە. داری وایە خەڵکانێکەڵێن ئەڵێن باشە چۆن بە شمشێر لە خۆیەدا چۆن شوشە ئەخۆ ئەم کەسە هیچی لێنایەت. ئەما گەڕێتەوە بۆ حاسەکانی شەشەم و حوتەم، هەستەکانی هەستی شەشەم و حوتەم کە لە لای باراسایکۆلۆجی وەکو باراسایکۆلۆجیستێک ئەوە نەد با بڵێن ڕاهێنانی لەسەری کردووە بۆی ئەو کارتێکەری لەسەر نامێنێت. ئەمەش لە ڕێی چێەوە لە ڕێی جەزبەوە کە چۆتە سەر چۆتە ناو ئەو خۆشەویستەی بۆ ئاینەکەی خۆی وەکو دەروێژێ. اینجا من ئەو تێکەڵکردنەی ئەو ئاینانەی خۆمان پیرشالیار هەرچی ناوێک لە هەر جەیەک هەرچی مەرقەدێک هەرچی جەیەکتان بینی پیری پێوە بوو ئەوە بزانە پەیوەست نییە بە ئاینی ئیسلامەوە، ئەوە ئاینی کوردیە. چونکە پیر یەکێکە لە کەسە پیرۆزەکانی ئاینی ئیسلام، چۆن ئەڵێ شێخ و مەلاو ئەوانە پیر لە لای کورد ئەوەیانە. بەڵێ جا من بۆی ئەو قسەی جەنابەت یەک ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بم. یەکەم دروستە ئێمە ینی پیر و میر و فەقیر و ئەوانەمان هەبووە لەناو ئاینی کوردیە. حتا شێخ شیوخات لەگەڵ هاتنی ئیسلامە لە مەناطقی ئێمە پێبوون لە ڕاستیە. ئێمە شێخ شتێکی تازەیە لەناو کللتوری ئێمە. ئەوە لایەنێکی دیکەی ئەو باسی ئەو بۆ نمونە تخوا ئەڤین خان با ئەو کەلیمەیەش ڕوونکەمەوە. سەید کەلیمەی سەید عەرەبی نییە. ئەگەر ئێمە بزانین لە ئەنگلیزی لە با بڵێن لە لاتینیە ها بە هینەکان ئەڵێن سەینت تۆماس، سەینت تۆماس یان سەینت ئیتر هەر کەسێک لەو کەسانی کە لە ئاینی مەسیحی ئاینی جوولەکەی هەیە کەواتە ئەو سەیرە کوردی نیە. ئەو سەینتەش هەر با بڵێن وەکو پیر و شێخ و ئینەکانە بەڵام پێش ئیسلام هەبووە. بەڵێ فەرموو. ئەو مەسەلەی یعنی مەسەلەی ئەوەی کە ئەو تەسەوف و عیرفان و ئەو دەروێش و ئەو ڕەفتارەیان کە چۆنیە دیسان و هەر پەیوەندی بە داستانی خێڵقەتەوە هەیە. ئەویش ئەوەیە کە ئینسان بوونەوەرێکی ڕەهای قودرەتمەندە لە خودا زیاتر، بەڵام ئینسان پێویست بوو یعنی بە کۆیلە بکرێ بۆ ئەوەی یارمەت یعنی ببێتە عەبدی خوایە بێتە کۆیلەی خوا بۆی هەنێ ئیش بۆ خوددا بکە. یەک لەوانە دەرهێنانی ئاڵتون بوو. بۆ نمونە یعنی ڕۆح یعنی ڕۆحی ئینسان ڕەهەندێکی ڕەهای هەیە. ئینسان ئەگەر باوەڕی هەبێ بەوەی بۆ نمونە یعنی ئەگەر شوشەش بخوا هیچی لێنەیە هیچی لێ نایە، ئەگەر خۆشی سەر ببڕێ، ئەگەر قەناعەتی بەوە گەیشت بێ ئەم کەسە کە خۆی سەر بڕیا چە خۆیدا لە خۆی خوێنی لێنایە خوێنی لێ نایە. یعنی تۆ لە خۆتە ئەبێ ئەو قەناعەتت بۆ دروست بوو بێ ئەو شتەی کە ئەیکەی هیچێ لە تۆ ناکە.
بۆ نمونە سەیریکە ئەوانەی کە یۆگاکەن یا ئەوانەی کە لە ناخی خۆیانە قوڵە بنەوە چن لە شاخەکانی هیمالایە بە چوارمشقی بەڕووتی لە ناو سەهۆڵ و بەفرادانیشن بەڵام نەسەرمایانە بێت نەخۆشی ژەکەون هیچیشان لێ نایە نە ئەش بن نەس ینی ڕقی ژەبنەوە بۆچی لەبەر ئەوەی مێشکی ئەو کەسە ئیعاز بەخۆی ئەدا کە مێشکی ئەو کەسە ئەو گەرمیە ینی بەرهەمە هێنێ کە پێویستێتی لەو جەوەیە کە بەبێ نان بەبێ ئەو بەبێ جل بتوانێ بژی کەواتە قودرەتی ئینسان لە ڕاستیە بێ سنوورە بەڵام چۆن قودرەتی ئینسان سنووردار کرا بەهۆی خواوە قودرەتی ئینسان سنووردار کرا چۆن خدا قودرەتی ئینسانی سنووردار کرد بەوەی کە تۆ عابدی منی من ئەتوانم چارەنووسی تۆ دیاریکەم نەک تۆ خۆ چارەنووسی خۆ دیاریەکەی بۆ نمونە بۆ ئەو کەسانەی کە زیاتر مەسەرەن تەسەووف و عیرفانن هەستەکەن خوان یا بن بەخوا حەلاج یەکێک بۆ لەوانەیە کە دەستیان بڕی قاچیان بڕی چاویان بڕی بەس دیسانەوە ینی بەدیوێ لە دیوەکان اعترافی نەکرد بۆی کەمەکە پیرۆزە ینی ئەم جۆرە لە ئینسانە بۆ نمونە لە لای ئێمە ینی لە ناو میتۆلۆگیای ئاینی ئێمە بەهەشت و جەهەنەم نییە بۆ ئەوەی کە سزای ئینسان بن لەوەی کە چیت کردووە چیت نەکردووە لە لای ئێزدیەکان بەهەشت و جەهەنەم وجودی نییە ئۆکەی لەم ئەما ڕۆم ئەچم لە بەرگێکی ترا دروستە بمەوانێ لای کاکەی نییە لای یارسان نییە دوالیزم وجودی نییە یعنی حیات بەردەوامی هەیە لەم لەحظەیە لەم فۆرمای لەوانەیە لە ژیانی ئایندە لە شتێکی ترابی ئەیکەواتە من چۆن نەتوانم بۆ نمونە ژیانی ڕابردووی خۆم وەبیر بێتەوانێ لە ڕێی قوڵبوونەوە لە ناخی خۆتا تۆ توانی بیرکەیتەوە لەوەی ببی بەو شتەی کاتەوێ یا تۆ توانیەوە بەدەست بهێنی کاتەوێ لەبەرەوەی ئینسان ئەو جۆرەی کە جەناب بدنەوە ناوپارە سایکۆلۆژیە ینی پەیوەندی گرتن لەگەڵ ڕۆحی خۆت کە قدرەتێکی بێنیهایەتی هەیە ینی باسێکی قوڵە بەڵام دوجار دەسەڵاتی ئینسان بەدەر نییە مە قدرەتی ئیلاهی نییە لە ڕاستیە قدرەتی خودی ئینسانە کە بەرامبەرە بە قدرەتی ئیلاهی بەڵێ ئەڤین خانە چمە لای پرسیارەکانی هاوڕێیان ڕوونکردنەوەی هاوڕێیان چووکە نامەوێ بابەتی تر زۆرە یعنی تۆ منیش وا لەکەی کۆمەڵە شتی کە هەیە لام زیینوە بێتەوە لێت بپرسم بەڵام با جارێ پرسیاریاوان دابنێم اینجا بێم هاوڕێ ئازیزمان کاکتەنیا کەریمەویش دەرهێنەرە و وە کەسێک شارخاوەنی ئەم پێگەیە بەردەوام لەگەڵمە هاوکارە ئەویشەڵێ تەنیا ئاین نییە بە سەرمان سەپاوە بەڵکو و کەلتور و دابوو نەریتی شۆکارێکی سەرنەرێکیە کە سنووردار کراوە لە بابەتی فیلمەکان ئەمە وەکو ڕوونکردنەوەیە کە هاوڕامانە و خانمێکی کەمان هەیە ئەویش هەر خاوەنی ئەم پێگەی و بەردەوام ئەمانن منهانەدەن لەگەڵم پێگەیە بەردەوام بم ئەڵێ دەستان خۆش بێتان بابەتە زۆر بەسوودە ئەڤین خان زۆر زیرەکە با بێنەوە لای کاک پەیوەن ئەڵێ بەدەر لە ئەنانۆکی دەگوترێ لە ئێستا جۆرە گەلێ بوونەوەری تر هەن کە مرۆ نین و لە بەرگی مرۆڤ خۆیان نەتوانن بە ناوی خشۆکەکان زەواحف مرۆڤی ژێر زەوی جەوفل ئەرض تاکو چەند پشتیوانی ئەوەیە خاتوونی بەڕێز بەو پێی بابەتە میتۆلۆجیایە ئایا ئەو هەر وەک میتۆلۆجیایەگەی بینێت یا خۆت بڕوای تەواوی پێی هەیە من وەکوتم هیچ شتێک لام ئەفسانە نییە لە ڕاستیە ئەوەی کە بۆ ئێمە بەجێماوە یعنی شتێکی لە شتێکەوە هاتووە ئەنی هیچ شتێک خەیاڵ و ئەفسانە نییە وە زۆر جارەژڵێم ئەو شتانی کە ئێمە زۆر جار بە خەیاڵ و ئەفسانەیە لێکە دەینەوە ئەوەیە کە ئێمە نازانین چۆن دروست بووە ناتوانین ڕوونی کەینەوە کە چۆن دروست بووە بۆیە بە خەیاڵ و ئەفسانە لە قەڵەمە درێ بەڵێ ینی تیۆریەکی واهینە هەیە لە ئێمە لە کوردی خۆمانە مەسەلەن مانوت حوتەبەقەی عەرز و حوتەبەقەی عاسمان لە حوتەبەقەی عەرزە مەسەلەن لە ناو کللتوری کوردیا باس لەوە کراوە کە بوونەوەری تر هەیە ئێمە زۆر جار پێمانەوتن جنۆکە یا نازانم هەر شتێکی دیکە یعنی کە زۆر جاریان ترسانین پێی
بەڵام بەڵێ ئەو ینی ئەو فرز ئەوەی کە لە هەسارەکانی دیکەوە هاتوون یا چەند بوونەوەری جیاواز لە ئینسان لەسەر ڕووی زەوی هەیە بەڵام ئایا ئێمە بۆچی نایان بینین لەبەرەوەی لە هەمان مادە و یعنی لە هەمان ئەو مادە و ئاو شتێک کە ئێمە لی دروست بووین لە هەمان مادە دروست نەبوون کە ئێمە لا دروست بووین بۆ نمونە پلیدیس هەیە بۆ نمونەوەی یعنی چەندانەیەکی تریش ئێستا بیرم نییە بەڵام بوونەوەری جیاجیا هەیە ئەوانە ئەبگال ئەوانەی کە بەشێکن ینی ئینسانی باشن کە لە نور و ڕووناکین کە هەمیشە ئینسان یعنی هان ئەدەن بۆ ئەوەی لە حقیقەتی وجودی خۆی تێ بگات لەسەر زەوی لە ڕووناکی دروست بوونە من باوەڕم بەڕاستی بە هەموو ئەو شتانە هەیە کە لەسەر زەوی ڕوویاوە بەدیوێ لە دیوەکانە بڵێ من دوێنێ لە کۆڕێکی هاوڕێ ئازیزم خالە سلێمان بووم لەسەر کەش و هەوا من باسی ئەوەم کرد وتم خۆڵ گڵ کاتێکە لە هەر وڵاتێکە گڵ نەما بوو بە کۆنکریت بوو بە شتی تر بوونەوەری تر لە ناوە چن و لە هەمان کاتە ئەمە کارەکاتە سەرەوەی کە گەرمی و سەرمای ژینگە تێکەچێت اینجا مەسەلەن بوونی ئەو پوش و پەلاشەی کە لە لای ئێمە لە وڵاتە گەرمەکانە هەیە لە نەتیجەی ئەوە خۆی لە خۆیان عازلێکە با بڵێن دابڕانێکی ساردی و گەرمیە کارلەکەری بۆ سەر بوونەوەرەکانی ژێرزەوی کەچی کا خالید وتی ئەوەنەی ئەو بوونەوەرانی کە لەسەر زەوی ئەژێن لە 16 بۆ 70 لە ژێر زەوی ئاژێن جاوەرە ئەو بوونەوەرانە هەر یەکە بۆ خۆی عالەمێکی خۆی هەیە سیستەمێکی ژیانی خۆی هەیە چەند لەسەر ژیانەیە لەسەر ژیانی ئێمەی مرۆڤ هەڵبەت یەک شتی بەجەنابیشت بڵێم ینی حتا ئێمە لە لای حەلەب خوداوەندێکمان هەبووە بە ناوی حەداد یا حەداد ئەو خوداوەندە لەلایەن خوداوەندێکی دیکە و کە ناوی موسا ڕاکێشراوەتە سەر زەوی لە ناو کللتوری کوردیە دەیان چیرۆک هەیە کاڵێن بە حوتەبەقەی عەرزا بردیە خوارەوە یا هەڵی کێشا بۆ حوتەبەقەی ئاسمان حوتەبەقەی ئاسمان یعنی ئەمە حتا زانست لەم ئەخیرانەیە پشڕاستی کردەوە مانگی 11ەوە دەرچوو زەوی یعنی کاتی خۆی هەڵلقەی هەوری وەکو زوحەل بەدەورا بووە یعنی ئین ئەو خۆرەی کە ئێمە ئەمڕۆ ئەیبینین ئەو خۆرومانگەی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین ئەجدادی ئێمە ئەو خۆرومانگەی نەبینیوە بۆیە مەسەلەن خەڵکانی لای مەڵێن کە حوتەبەقەی ئاسمان بەس ئێمە کە سێری ئاسمانەکەین لە ئەمڕۆیە بەس ئاسمان یەک ئاسمانە بینین بەڵام ئەجدادی ئێمە خەڵکانی پێش ئێمە لە ڕاستیە ئەو حوتەبەقە و ئەو بازنانەی دەوری زەویان بینیوە وەکو ئێمەش خۆریان نەبینیوە بۆیە لە سەردەمانی زۆر زووە سەر زەوی یعنی ژینگەیەک بووە کە دەینەسۆری گەورەی لێپەروەردە بووە یعنی ئینسانی زۆر گەورەی لێپەروەردە بووە ئێستا ئاسەواری هەنێ شوێن پێ هەیە تقریبا 5 مەترە ئینسان ئەو نە گەورەیە و ئەمە لەوە وەدێکە یعنی ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر زەویە هاتووە هەرچەند هەنێک تیۆری هەیە سەبارەت بەوەی کە ئەو لایەنەی ئاسمانیا ئەو بازانەی یعنی زەوی بەهۆی ئانوناکی دیسان تێکیان شکاندووە بۆ ئەوەی ئاوهەوای زەوی بگۆڕن بۆ لە بینبردنی ئینسانە گەورەکان و دەینەسۆڕەکانی سەر زەوی چونکە ئەوان کارێکیان کرده بوو تەوازنی زەوی خەریب و تێکەچوو یعنی زۆر ببوون خواردنیان زۆرەویست زەویان تێکدا بوو بەڵێ جا جینە خانەڵێ لیناخانەڵێ ئایا زانراوە شێوەی ئانوناکی چۆنە یان لە کۆ نیشتە جێیە ئایا پەیوەندی بە زیۆس و ئۆدنەوە هەیە بەڵێ ئەو وێنایی یعنی ئەو وێنانی کە ئێستا ماوەتەوانێ لا سەر تەختەی گەڵی کراوە لەسەر دیوارەکانی ئەوەی هەرەمی گیزە و یعنی خەڵک لە فەزاوە هەیە تیاری فەزایی هەیە هەموو ئەم شتانە بە نەخشە کێشراوە یعنی هەنێک لەوانە
ئەوەی ڕپتلیان پێڵێن کە دەموچاویان لە شکڵی باڵندەیە بەس گیانیان لە ئینسانەیە جلی ماسی وەکوهینیان لە بەرا بووە بەڵێ وێنان هەیە ئەو وێناندن ئەو وێنانەش ماوەتەوانەیە کە ئەوان بەتەواتی جیاواز بوون لە ئێمە یا هەندێکیان هەیە ینی شکڵێکی ڕسمی هەیە ینی ئەوی لە فەزاییەکانەوە دێن بە دیوێکی ترا چاوێکی زەق و سەرێکی سپی و نەزانەتی بەڵێ ئەوان ئەو ڕسمی ئەوان بە دیوە لە دیوەکانە پشڕاست کراوەتەوە بە شکڵی شێوەیەکی تر ینی حتا ئەوەی کە لەسەر بەردەکان هەڵکەنداوە کە چۆن بوون و چین شێوەی ئانوناکیە بەڵێ کاک تەنیا باسی لە چەمکێکە کات من حەزەکەم وەڵامیم شتەی بەمەوە بەڕاستی ئەو خانمە بە ڕێزە جوان پێناسەی ئاینەکان و زانیاریێکی زۆری هەیە و کەسێکی پڕ معریفەیە بەڵام ئێمە باسی فلیمسازی ئەەکەین اینجا کاک تەنیاجان لە سەرەتای وانەکەەوە و ئێستا منیشەمێ لە کۆتاییشە باسی کەم و لە بینیشە باسم کردووە هەموو ئەم شتانەی کە ئێستا ئەڤین خان باسی کردەوەتانێ کاک پەیوەند و برادرانی تر و وەخۆشم باسی ئەوەم کرد زۆرێک لە فیلمە جیهانیەکان ئەم شتانەی تایە کە ئەڤین خان باسیەکات بەڵام ئەوەی کە من بانگێشتی ئەڤین خانم کرد بێت ئەم ڕوونکردنەوانەمان بۆ بات کە زۆرێک لەمانە سەرچاوەکەی لە لای ئاین و میتۆلێژیای ئێمەی کوردایە بەڵام ئێستا ئەوان بەکاری ئەهێنن چونکە من و تۆ کاک تەنیا تۆ دەرهێنەری من و برادرانی تری فلیمسازی کورد تاوانبارین کە بێ ئاگاین لەمانە و نەمان کردووە بە فیلم ئەوەیە پەیوەندیەکەی بە فیلمەوەکە ئێمە باسیەکەین فەرموو ئەڤین خان هەر بۆ ئەوەزانەوە خوشکە جوانە پرسیارێکیشی کردوتی وەکو خواوەندی گرێکیەکان زیوس و ئەوانە ئێستا ئەگەر ئێوە میتۆلۆژی هەر لە کەرکووکی ئێمە ئاینی زەروان هەبووە یعنی ئێمە حتا ینی لێ کۆڵەرە متعسیبەکانی ئێرانی چێک لەوانە میهردادی بەهارە ئیشی لەسەر کردووە ینی پشڕاستی کردوەوە کە لەوێ نووزیەکان یا هۆریەکان خداوەندێکیان هەبووە خداوەندی زەروانە و ئێستش پاشماوەی ئەم ئاینە لە ناو گروپێک خەڵک لە هەنێ شوێنی کوردستانە بەڕاستی پەیڕەوەکرێ بەس بە شێوەیەکی نەهێنی مەسەلەن ئەو ئاهورامەزە خێر و شەڕە لە دواییە بۆ نمونە خداوەندێکی وایە خوڵقێنێ خداوەندی وای لەسەر زاری هەیە تاک بە تاکی کۆمەڵی کوردی هەیە هەم لە شایە هەم لە شینە کە فاسڵەی نێوان ئاهورامەزە هەریمەنە بۆ لە یۆنان ئەوانەتوانن خوداکانی خۆیان بە شێوەیە لە شێوەکانە نمایشکەن لە فلیمێکە بۆ ئێوە ناتوانن ینی جوانە یعنی ئێستا ئێمە کاک تەنیاجان باسی ئەوەت کرد ئێمە گۆرانی بێژمانەی ئەڵێ وای وای لە من لێ 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 لۆ ئەمانە ئەگەر بێت و بگەڕێ بەنایە یعنی ئەوەتان ئێستا ئەڤین خانەڵێ وای ناوی خواوەندێکی کوردیە ئێمە بەبێەوەی خۆمان بزانین لە گۆرانی و لە زۆر شتە هەر خۆمان ئەڵێن وای لەم وەزعی کە بەسەرمانە هاتووە ئەمە پەنابردنە بۆ خوا کاڵی وای بەڵام بەبێەوەی خۆمان بزانین وای چییە درستە هەموو ئەمانە دروستە و تۆ مەسەلان خوداوەندی وای ئەڵێ هەم وەک شەماڵ هەم ڕەشە باشە لێتەدا ینی تۆ ئەم خوداوەندە کات ینی وەرە وێنای کە بیخەرە مێشکی مناڵی ئێمەوە کە لەگەڵتایە میهرەبانە یارمەتی دەدا بە دیوێ لە دیوەکانە بەڵام ئەگەر شتێکی باشیشت نەکرد تۆ ڕابێ لێت شتەکانە لێشکێنی دێتە ڕوخێنە ڕەشە باڵەکە یعنی ئەمانە هەم بۆ فلیمی مناڵان هەم بۆ فلیمی گەورەکان هەم وەکو گێڕانەوەی میتۆلۆگیای ئاینی ئێمە چی لەوە جوانترە تۆ بچی فلیمە بکەی لەسەر ئێزدیەکان بەیانی زوو هەڵسێکە خۆر هەڵدێ سوژدەی بۆ بانی وەڕۆ دیسانەوە ئێوارە بە هەمان شێوە چی لەوە جوانترە تۆ فلیمە بکەی باسیۆکێ کە خەڵک لە چلەی زستانە ئێزدیەکان بۆ سێ ڕۆژ بە ڕۆژون لەبەرەوەی ڕۆژ کوور دەبێتەوە تەمەنای درێژی ڕۆژەکان خداوەندی ڕۆژ دەرکەوێتەوە بۆ لە چلەی هاوینە بەعینە شێوە بە ڕۆژوە بن ئێوە هەرگیز لەمانەتان کۆڵیوەتەوە لە دابوونەریت و کللتوری خۆمانتان نەکۆڵیوەتەوە منەزانی زۆر جا سەیری فلیمی کوردی ناکەم لەبەرەوەی فلیمی کوردی لەسەر ئەساسی نۆرم و عادات و تەقالیدی بیری عەرەبی دروست بۆ ئێمە
لەسەر نۆرم و عادات و تەقالیدی تورک دروست بووە بۆ ئێمە، لەسەر نۆرم و عادات و تەقالیدی فارس بۆ ئێمە دروست بووە. باسی خۆمان ناکە، من هەر شتێک باسی خۆمان نەکە، هەر شتێک لە تۆ وەکو کورد ئیشە دەوەی خۆت بناسێنی بە خەڵک، تۆ ئیشت ئەوە نییە کللتوری عەربی لەناو خۆت تا بەرهەم بێنیتەوە وەکو کللتوری خۆت عەرزیکەی. تۆ ئۆکەی خەڵک لەناو کۆمەڵی کوردیە باوەڕی بەوە هەیە کەیفی خۆیەتی بڕاتە چۆرچەوەی ماڵەکەی خۆی، بەڵام تۆ مڵکی خۆت نیت باوەڕت وا بێ کە نۆڕمی ئەو ئاینەی باوەڕت پێێتی ئەبێ بەرهەمی بهێنیتەوانێ. نەخێر تۆ مڵکی گشتی، تۆ بەرپرسیارەتیت هەیە، تۆ بەرپرسی لە هەموو یعنی کللتور و تەریخ و مێژووی نەتەوەکەت. تۆ چۆنی پارێزی، تۆ چۆن نەتوانی جای بکەیتەوە کە چی ڕەچەڵەتی تۆیە و ئەساسی تۆیە و چیش هاوردەیە و هاتووە. لەبەر ئەوە من پێم وایە لێرە بوارێکەیە ئێمە پێڵین چاویلکەی ینی مثلا بۆی هەڵاواردن لە هیچ شوێنەکان نەهێڵی یەکسانی بکەی بەدیوە لە دیۆکانە بە عینەکێکی زۆر زەڕەبینی گەورەت لە چاوە بێ. ئێوەش خەڵکانی گشتین بە هەمان شێوە ئەبێ کە کاتێک شتێکە بینین یەکسەر بزانن ئەمە کوردیانی کوردی نییە، چ سوودێکی هەیە بۆی بە کوردی بیکەیت. هەموو کللتوری کوردی باسی بچووکردنەوەی ژن و گەورەبوونی پیا و نازانم کفتە و تەماتاکە. ئەمانە شتێک بە من ناڵێ سەبارەت بە کورد و بە زمانەکەی و بە ڕەچەڵەکەکەی و حتا بەو شێوەیە کە ئەمڕۆ هەیە لەناو موجتەمەعی ئێمە. بەڵێ جا من هەر بۆ وەڵامی کاک تەنیا باس لە فیلمێکی کۆری ئەەکەم، فیلمێکی کۆری با بڵین بۆ چوونێکی دینی ئەهێنێت کە هەر هەمویان لەو کاتێ هەورە بروسکەیە کە هەورە بروسکابێ هەر هەمویان سوزدا ئەبن ئیتر تەنانەت لە شکریش لەو کاتێ ئەوەستێ و هێرش ناکات. اینجا قائیدێک دێت بەرەو ڕووی ئەو نەریتە ئەوەستێتەوە، نەریتێکی ئای نییە. کاتێکە ئەم ڕێژەی لە شکرەکەی زۆر کەمە، بەس ڕێژگەی لە شکرەکەی دوژمنی بەرامبەری کە هەمان باوەڕی ئاینی هەیە ئەوان زۆرترن، سەفقاتی ئەمانن، ئەمان زۆر کەمن. لەو کاتێک هەورە بروسکە ئابێ ئەم بە لە شکرەکەی ئەڵێ لە کەس کوڕنۆش نەبا با ئێستا هێرشکەی لەو کاتێ هێرشەکەن لە شکرە گەورەکەی بەرامبەرە شکێنن. دا ئەمە هاتووە لەم فیلمە سوودی لە چی بینیوە ئاینی کە هەیە. واتە ئێمە شەبێ بڕوین بگەڕین بە ناو شتە ئاینیەکانی خۆمانە و مێژووی دێرینی خۆمانە و چۆن بتوانین بیهێنینەوە سوودی لێ ببین. با بێمەوە بەلای پرسیارمان زۆرە ئەڤین خان، وتم بابەتەکەت لەوەیە لە سەعات و نیو زیاتر تێپەڕێت. ئەفسانەی یۆنانی، ئەمە لیناخانەڵێ ئەفسانەی یۆنانی پاشایەکەیە ناوی مایدسە، دەست لە هەر شتێک بداتە بێتە ئاڵتون. ئایا ئەوە لە ئەفسانەی کوردیا هەیە؟ من شتێکم بیستووە ماسیەکە، ئەفسانەیەکی کوردیمانەیە ماسیەکە، ماڵێکی هەژارە شتێکی وایە، ماسیەک ڕائەگرن ماسیەکە ئاڵتونی بۆ پەیاکە، زێڕی بۆ پەیاکە، ئەو کابرایە ئەیبا بۆ بازاڕی فرۆشی ڕۆژێک کەشفە بێ دێن ماسیەکەی ئیتر شتێکی وا هەیە. بەڵێ ئەڤین خانیترەگەر تۆ شتێکی کە هەیە نازانم. لە ڕاستیان نازانم، بەس بە مناڵی دایکم چیرۆکی بۆ گێڕاینەوانێک کە هێلکەی دارێک زێڕ بوو ئاڵتون بوو بەدیوێ لە دیوەکانە، بەس بیرم نییە لە ڕاستیا ئەو شتێکی لەو بابەتە ئێستا ئەو چیرۆکەشم بێت نەماوە بەداخۆ. وایە شتێکی کا پرسێڵێ ئایا ئەسینای ئەفسانەی یۆنانی لە ئەفسانەی کوردیا هەیە؟ ئەڵتیان سیریکە یعنی خلقاتی یعنی دروستبوونی ئینسانیە تەریخی ئینسان لە میسۆپۆتامیاوە دەست پێەکە و دوجار بڵاو بەتەوە بە تەواوی دنیاە. و ئەگەر مەبەستت خودی حەزارەتەکە بێ، یعنی حەزارەتی یۆنان کۆپیەکە لە حەزارەتی میسۆپۆتامیا، یعنی حتا ئەرستۆ کە ڕاوێژکاری ئەسکەندەری مەکدونی بوو کاتێک بابلی فەتح کرد نردی بەدوای وتی وەرە ئەم هەموو کتێب و هەندێکی سووتان زۆری شت سووتان
بەس وتی هەندێک ئەرقام و ژمارە و ئەوانە هەیە من هیچی لێ تێ ناگەم وەرە بۆم ساخکەرەوانێ ئەو خۆی نەهات خوشکەزاکەی ناوی ئەبیستن ئەسۆ نازانم خوشکەزاکەی نات کە تەلەبەی خۆی بوو ببوورە ناوکەیم بیرچۆتەوانێ و یعنی حەزارەتی یۆنان بنەماکەی بە ئالیادە ئۆدیسا بە خوداوەندەکان یا کۆپیەکی خوداوەندەکانی میسۆپۆتامیا کوردستانە حەزارەتی ئێمەیە بە هەموو دیوێکە بەڵام ئەوان مەسەلەن ینی ئیشیان لەسەر کردووە وە شوێنی جوگرافی یۆنان یعنی تۆزێک جیاواز بە لە جوگرافیای ئێمە زۆر معارض بووین بۆ هێرش و شەڕ بە تایبەتی عرب زۆر زوو دەستی بە ئێمەگەی کاتێ برسی بوون لە بیابانەکانەوە هاتن بۆ فەتح و ئەنفال و جۆرەشتانە حەزارەتی ئێمەیان زۆر لەبان بردووە یەکشتی تر جارێکیان ڤیددیۆیەکم بینی و زۆر مهمە نازانم ئەو ئەوانی کە شوێنەوار ناسن چەندێک ینی ئاگاداری ئەوەن ژنێکی لای خۆمان بوو وەکو گرروپێک چوو بوون بۆ بەشی ئاساری بەغا کە لەوێ سەیری ینی بەشی شوێنەمارناسی بەغا کە لەوێ سەیری هەنێ شت بکەن و ئەوانە وتی شوێنێک قفڵ کراوە وتوانە بۆچی ئەوێ ناکەنەوە تو ئێمەوە ناکەینەوە عنی بە هەموو شێوەیەک مەمنوع هەموو حەزارەتی کورد لەویە نامانەوە بەردەستیش کەسەکە ینی ئەو شتانە لە ینی حتا ڕژێمی سەدام و پێش سەدام و ئەمانی کە ئێستاش لەسەر ینی دەسەڵاتن هەموو ئەو شتانە ئازانن وەڵامی پرسیارەکەی جەناوی بە کورتی کۆپی حەزارەتی یۆنان کۆپیەکە لەی ئێمە خوداوەندەکانی وان هەما و خوداوەندانی ئێمە و بەحسی مفەسەڵیش هەیە لەوەی کە خوداوەندەکانی میسۆپۆتامیا بە ئێنکی و ئینگلیل و ئینانا و هەمووی لەوێ ینی بەرامبەری هەیە دانراوەتەوانی وەکو چۆن لە هندیش هەیە بەڵێ ئەڤین خان کاک تەنیا کەریم وە لینا خان و هاوڕێیەکەی ئازیزمان هەرەیش خاوەنیم پێگەیە هەرسێکیان پرسیارەکەنە پرسیارەکانی هەرسێکیانە خوێنمەوە هەمووی لێسەر یەک تەوەرە ئەڤین خان لەگەڵمی ئەڤین خان ئازیزان لەوەیە چارجی تەلەفۆنەکەی نەمابێت لەوەیە یەکێ بێ لەو شتانە بەڵام بە هەر شێوەیەک بێت من پرسیارەکانە خوێنمەوە بۆی هەمومان بیزانین دوایی زیاتر قسەی لەسەر بکرێیان ئەو لەوەیە بە نووسینێک وەڵام باتەوە کاک ئالان هەمووان ئەڵێت ئەڵێ قوڕ بەسەر و فلیمسازە کوردەی فیلمێکی وانایە بۆ پیرۆز دروست بکات کە ئەڤین خان باسیەکات هەر بە ڕۆژی ڕووناک لەلایەن دەسەڵاتی دواکەوتووی هەرێمەوە لە ناو ئەبرێت من کورتە فیلمێکم دروست کرد دەربارەی ژن کوشتن بە حکمی ئاین 35 خەڵاتی نێودەوڵەتی بردۆتەوە کە چی ناردم بۆ 7 فیلم فیستیڤاڵی کوردی هەروەریشیان نەگرت سوپاس ئەڤین خان بۆ بابەتەکەت ئەگەر تۆی ژن بە حکمی یاسای بیابان ناقوسل عەقڵ بیت ئەوە ئێمەی پیاوان لە بنەڕەتدا بێمەشک بووینە و هەروەها کاک تەنیا کەریمەڵێ ئایا سنووردارکردن لە ڕێگەی ئاین و کولتور چی کاریگەری لەسەر بابەتی فیلمی کوردی هەیە و وەک فیلمی کوردی هەر کاک تەنیاڵێ وەک فیلمی کوردی زۆر پێشکەوتۆ خۆ ئاناوەیاننا لینا خانەڵێ لە کوردستان ناتوانین دروستی بکەین چونکە سەرچاوی یاساکانمان ئاینی ئیسلام و حکوومەت ڕێگە ناداتەڵێ ئاژاوی ئاینی دروست دەکات وەکو بانگەشە بۆ ئاینی تری حسابەکەن ئیتر کاکتەنیاڵ یەکەم جارە چێژ ببینم وەلحاصڵ ئەوەی کە ئێستا کاکالان و کاکتەنیا و لیناخان وتیان بەڵێ ئەمە لە زۆر فیلم و لە زۆر هەنێ لە دراماکان تووشی کێشەی کردوین لەبەرەوەی وڵاتەکەی ئێمە وە نەکە وڵاتەکەی ئێمە لە زۆر وڵاتی دنیای تریش هەیە هەنێ شت هەیە کە گەربێت و بەرپەرچی ئاینی ئەوێ دەستوری ئەوێ کەڵتەری ئەوێ بێتەوە ڕێگەی پێنادەن ئەمە هەیە بەڵام زۆر جار کەمپەنیە جیهانیەکان لەبەر مەسەلەی بازرگانی خۆیان
ئێتمام بە هەندێک لەو چەمکانە ئەدەن بەڵام ئەویش بە سنووردارکردن و لێرەش هەمان شت بووە لە یەکێک لەو درامانە لەم ڕۆژانە لەگەڵ برادێکا باسم کرد وتی دراماکەم برد بۆ تەلەڤزۆنێک تەلەڤزۆنێکی NRT با بڵێن وتی لە NRT وتیان نا ئەمە دوایی مقاولەکان بەڵێندەرەکان لێمان عازە بن و کێشەمان بۆ دروستەکات نیانێش درامەکە پێشان بدێ یعنی ئەوە ئاینیش نەبوو تەسەور کە یعنی ئەمان ئەم کێشانە هەیە ئەمە ئێمە لە کۆمەلگایەکین کۆمەلگاکە ئەم کێشانەمان بۆ دروستەکات و با بڵێن توێژە جیاوازەکان بۆمان دروستەکەن هەروەها کاک پەیوەند دەڵێ جوانترین فیلمی کوردی دەربارەی خودداوەند بیرۆکەی خوا و ئاین و میتۆلۆجیا و فەلسفەی فیلمی Along with the God the two word along with the God the last 49 days ئەمانە ئەو فیلمانن کە هەر باس لەو چەمکە ئاینیانە و خوا و اینەکەن کە کاک پەیوەند پێشنیاری کردووە ئازیزان هەر کاک پەیوەنیش بابەتێکی کەشمان بۆ خاتە ڕۆڵە جوان باسی بابەتی هێڵبۆند لە زنجیرەی کوردیەکانیشدا مردن و ڕۆحکێشانەکات وە بیرۆکەیەکی نامۆیتایە ئەلبەتە ئازیزان ئەم بابەتانەی ئەمڕۆ کە ئەڤین خان خستێ ڕوو و من حەزم کرد ئەڤین خان بانگێشتکەم لێرەوە ئەم بابەتانەمان بۆ ساخ کاتەوە هەر ئەم بابەتانن لە زۆرێک لە فیلمە جیهانیەکان و بە تایبەت ئەمڕۆی سینەمای هەلیوود بە پێشکەوتنێکی زۆر گەورە و بە ستایلێکی تازەی دائەنێ و زۆرێک لە سیناریێستەکان خاوەن تیرۆستەکانی بیردۆزەرەکانی تیۆریستەکانی سینەما ئیش لەسەر ئەم چەمکانە ئەکەن وەسود لەم میتۆلۆجیا وەرەگرن بەڵام ئێمەی کورد لەبەر بێئاگایی خۆمانە زۆرێک لەم چەمکانەمان فەرامۆش کردووە و ئێستا ئەو وانەیە ئەمڕۆی ئەڤین خان ئەگەر بێت و هەرێکێ لە ئێمە چەند جارێک گوێی لێ بگرێتەوە و سەیری فیلمەکان بکات فیلمەکانی هاڵوید و فیلمە جیهانیەکان ئەم بابەتانی تیا ئەبینێتەوە اینجا پێشنیارەکەی منیش بۆ ئەڤین خان ئەوە بوو کاک تەنیاجان کە وتت پەیوەندی چیە بە فیلمەوە من لێرەوە پەیوەندیەکەم دۆزیەوە بانگشتی ئەڤین خانم کرد کە بێ باسی ئەمانەمان بۆ بکە ئەم ڕوونکردنەوانەمان بۆ بات کە ئەمانە سەرچاوی شوناسی فیلمی کوردین سەرچاوی بوونی میلەتی کوردن ئێمە چۆن هەوڵدەین لە فیلمەکانمانە ڕنگ باتەوە ئەگەر بە ناڕاستەوە خۆش بێت ئەگەر هەر چۆنێکیش بێ هەوڵدەین تێکەڵ کێشیکەین فیلمەکانی پێوە گرێ بدەین فیلمەکانی پێوە ببەستین بۆ ئەوەی خۆمان میلەتی خۆمانی پێساختێنەوە و بە دنیای بگەێنین با بێ ئاگا نەبین لەم چەمکانە من ئەڵێم چوومە سەر قەڵای کەرکوو خۆرم بینی کۆمەڵێک کۆدم بینی ئەم کۆدانە بە هەمان شت من سێرم کرد ئەی لە لای ئێزدایەکانی بینمەوە لە لای کاکەیەکانی بینمەوە ئێکەواتە قەڵای کەرکووک زۆر کۆنە کۆمەڵێ داستانی کەمان هەیە ئەو حەوت تەبەقەی کە ئەو باسی کردووە ئێمە بە مناڵی زۆرێک لە چیرۆکەکان کە بۆیان جێڕاوینێتەوە بۆیان باسکردیەوەوان کچێک کەوتۆتە ناو حەوت تەبەقەی ژێر عەرزەوە و یەکێک لەوانە شای ماران یعنی شای ماران ئەفسانەیەکی گەورەی کوردیە ئەوە ڕەسەنایەتی شوناسی کوردی تایە کەچی ئەمە کەسمان ئیشمان لەسەری نەکردووە کەوەی چەکە لەو قسەی کاڵێن حەوت تەبەقەی ژێر زەوی شای ماران لە حەوت تەبەقەی ژێر زەویە بۆ یعنی بڕۆنە و داستانە بخوێنەوەی تایە و زۆرێک لە وشەگەلێک ئێمە بەکاری ئەهێنین هەر هەمووی پەیوەندی بە 30,000 4,000 3,000 2,000 ساڵ پێش ئێستاوە هەیە ئەمانە ڕەسەنایەتی شوناسی ئێمە لێرەوە ئێمە ئەبێ بڕۆین کە نەبکەین بگەڕین کەسانی وەکو ئەڤین خان یعنی ئەڤین خان کەسێک کار کەسێکەوێ فیلمێ بکات لەسەر ئەو چەمکانە بڕۆن لەگەڵ ئەڤین خانە پرسیاری لێ بکەن باوەڕتانە بێ سوودی زۆری لێبین و زۆر شاوکارە و کەسانی کەس زۆرن لە جۆری ئەڤین خان کە زۆر هاوکارمانن ئەڤین خان کۆمەڵێک لە پرسیارەکانی برادرانم خوێنەوە بوو بەس ڕسمم نەبوو وەبزانم ئەگەر بتەوێ وەڵامی بیتەوە وەڵامی بەرەوە بەسمە تا ڕادێکەنێ وەڵام مایەوە تا سەعاتێک و 45 دقه زۆرە و دروستە ناگوێم لە جەنابەت بۆ وەڵام بدانوانێ من پێویست نیە هیچ ینی ڕوونکردنەوەیکی زیاتر لەوە بەمەگەر ئێوە پرسیارێکی دیاریکراوتان نەبێ بۆ من
ئێترەگە برادران پرسیارێکتانێ ئەوە ئەڤین خان لێرەیە لێرە تخوا من حەزەکەم ئەمەی لیناخان شامار ئەڵێ شاماران تورک دروستی کرد و بینەری زۆر باشی هەبوو لە نێتفلێکس لیناخان ئێمە زۆر شتمان هەیە زۆر لە ١٩٠ ئەو شتانەی کە تورک کردویانە بە فلیم کردویانە بە گۆرانی کردویانە بە کەڵچەری خۆیان کردویانە بە بازاڕی خۆیان هی کوردیە قاوەی تورکی قاوەی کوردیە هەتا ساڵانێکی زۆریش ئەو مۆرکەی کە پێوەی بۆ ئەو وێنەی پێوە بنووسرا بوو قاوەی کوردی بەڵام تورک لەو دوایە کردی بەی خۆی ئەو سازەی کە پێی ئەژەنن ساز ئالەتێکی ئامێرێکی کوردیە ئامێرێکی عیرفانیە لەگەڵ تارە کە با بڵێن سێتارە کە یارسان و کاکەیەکان نوێژیان لەسەری کردووە ئێمە دوور نەڕۆین شەبەک ئێزدایەکان بە تارەوە بە سازەوە نوێژەکەن ئەمانە کوردین و ئەگەر بشگەڕێتەوە بۆ ئاسەوارەکانی سۆمەریەکان بە ئاشکرایی بینیت شێوەی سازی تایە اینجا من یەک ڕوونکردنەوە لەسەرەوە بم مارانیش یەکێکە لەو ئەفسانانەی کورد بەڵام تورک هاتوو ئەمانی کردووە بەی خۆی دەوڵەتە و دەسەڵاتی هەیە و زمانەکەشمانی گۆڕیە گۆرانەکانیشمانی گۆڕیە و فەرموو ئەڤین خان لە هەر نەتەوەیەکە یعنی مۆسیقات میتۆلۆگیای ئاینیت بەشیەکە یعنی حتا لە ژیانی ڕۆژانە و جل و بەرگیشت بۆ نمونە سێ تار ئەوەی کردداری چاک گفتاری چاک ڕەفتاری باش ئەوە لەسەر مۆسیقا لەسەر پشتێنی سێگری پیاوی کوردی سێگرەیە کردداری چاک گفتاری چاک ڕەفتاری باش بەڵێ لەسەر کڵاوی کۆنی کور پیاوی کوردی هێمای خۆر هەیە یعنی سەیری کڵاوەکانی هەتا ساڵەکانی هەشتاشکە بە ڕۆژە تەنرە هێمای ڕۆحی دۆنادۆن و دائیرەی خۆر لەسەر سەری پیا و ژنی کوردی هەیە نە تورکەتی نە فارسێتی نە عەرەبەتی پشتێن لە هەموو فارسە دینی زەردەشتیان دزیوە کردویانە بەی خۆیان بڕوە لە هەموو فارسە کوڵەباڵم بۆ پیاکە کە هێمای ئازادیە و پشتێنی گرێگرێشم بۆ پیاکە وجودی نییە ئەو هێمای بازنەی ڕۆحی دۆنادۆن هەمانە و ینی گەخول ئەو خولگەی خۆرە کە لەسەر سەری ئێمە هەیە لەسەر سەری کڵاو جامانەی پیاوی و سەروبەستی ژن و پیاوی کوردی یعنی ئەو سەروبەستی ژنی کوردی ئەوان هەچیەک بەرن بە وشە نابێتی ئەوان لەبەرەوەی هەموو ئەو شتانە یعنی حتا جل و بەرگی ئێمە خشڵ و زێڕ و زیوی ئێمە یعنی میتۆلۆگیای ئاینی ئێمە لە یاری تاوڵەیە ساسانیەکان بردیان کردیانە هەدیە بۆ هێندستان بەس میتۆلۆگیای ئاینی ئێمە کاکە نابێ بە ئەوان هەتا ئێوارە فارس هاوارکە کتێب بنووسێت کە ئەمە هەڵبەت یەک شتە بێ بڵێ من کاتێکە گوێ لە فارسەگرم من فارسیم زۆر باشە ئەوان ناڵێن فارسی ئەڵێن ئێران زەمین بە خاک کردویانە بەی خۆیان نەک وەکوونەتەوە بیکەن بە مڵکی خۆیان تورک شتەکانکی ئێمە کە ئەبا وەکوونەتەوەی خۆیەکا بخاوەنی یعنی مەبەستم ئەوەیە ئەمانە یەک بزوتنەوەی فکری یعنی کۆمەڵایەتی پێویستە کە ئێمە ئیشی لەسەری بکەین گوەری بگرینەوە لە جلوبەرگمانە هەیە لە مۆسیقامانە هەیە لە نوێژمانە هەیە تار و سەمتور و دەف و ئەمانە ئەوان نییە یعنی مەبەستم ئەوەیە بیر مەکەنەوە لەوەی یعنی ئەمڕۆ ئەگەر سوڵتەی سیاسی دژی ئەوە بێ کللتوری تۆ زیینو بکەیتەوە لە فیلمێکە کەواتە ئەم سوڵتەیە سوڵتەیەکی حەقیقی کوردی نییە دژ بە ئاسایشی نیشتیمانی نەتەوەیە ئەو خۆی هۆکاری کە بۆ لە بینبردنی ئاسایی گەورەترین هەڕەشەی سەر ئاسایشی نیشتیمانی نەتەوە نیشتیمانە وەتی کاتێک تو بێڵێ کە تۆ ڕێگە لە من بێ کە تۆ خەتەری لە عەرەب زیاتر خەتەری بۆ سەر ئاسایشی نیشتیمانی ئایا ئێمە توانیوان ئەم دیالۆگە لەگەڵ دەسەڵاتی خۆمانە بکەین دینی ئیسلام پیرۆز نییە دینی ئیسلام لە چوارچێوەی ماڵە پیرۆزە نەک ئەوەی تەهدید بێ بۆ سەر
بۆ سەر ئەمنی قەومی من دینی ئیسلام دش بە زمانمە دش بە جلوبەرگمە دش بە مۆسیقامە دش بە گۆڤەندە دش بە میتۆلۆژیای ئاینیە دش بە ئاینی زەردەشتیە دش بە هەموو شتێکی منە هەر شتێک لە هەر وڵاتێکە بەپێی سیاست بەپێی لۆژیکی سیاسی ئەگەر هەر شتێک تهدید بێ بۆ سەر ئەمنی قەومی تۆ بێ لە بینی بەری بۆ عەرەب دش بە کووردە هەڕەشەیە بۆ سەر ئەمنی قەومی ئەو بۆ تورک لەو سەری دنیاش بی کە باسی کورد و کوردستانەکەیمە بە کێشەیە زانێ بۆ سەر خۆی تۆ بە تهدید دەزانێ لەبەرەوەی تۆ هەڕەشەی بۆ سەر ئەمنی قەومی ئەو یعنی هەتا ئێستا سوڵتەی سیاسی ئێمە لەوە تێنەگەیشتووە چی هەڕەشەیە بۆ سەر ئەمنی قەومی و ئاسایشی نیشتیمانی کوردی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. بەڵێ ئەڤین خان کاک پەیوەند من باسی وتم فیلمێکی کۆری ئەلباتە لەوەی وای وت بێتم فیلمێکی کوردی نەخێر فیلمێکی کۆری اینجا کاک پەیوەند ئەڵێ فیلم نا زنجیرە دراما و ئەوەی کەوتم هێرشەکەن و مەسلەی بروسکەکە و لە کاتی بروسکەکەیە اینجا ئەواڵێ ئەو بفیلمە با بڵێن زۆر لەوێ جوان باسی مردون و ڕوح کێشانەکات و بیرۆکەیەکی نامۆی تایە و هەر کات پەیوەند لەوێ وابزانم ڕوونکردنەوەی زیاتر لەسەر و بابەتادا توخوا باوە بخێنمەوە بۆی ئێمە وەکو فیلم سازان سوود لەو شتانە ببینێ ئەڵێ یەکێک لە جوانترین شاکارەکانی کورد بریتە لە هایی کە زۆربە بێئاگایە لی گەر بێت و دەرهێنەرێکی باش بیکاتە فیلمێک بەو مەرجەی کورفەیەکی باشی بۆ تەرخان بکرێ شتێکی ناوازە ئەبینرێ و دەنگدانەوەیەکی گەورەی ئەبێت بە جۆرێک دەتوانێت سینەمای کوردی بگەینەتە جیهانی و جیهانی بوون نەک هەر قەتیس خواردوو لە فۆرمێکی لۆکاڵی هایکا ئەڤین خان نازانم تۆ ئاگات لێ نەمبینیەوە منش نەمبیستووە با بڵێن هەر کاک پەیوەند باسی ئەو بابەتی کاک پەیوەند ئازیزان جوانە من حەزەکەم کاک پەیوەند ئەگەر بابەتی تێروتەسەلتری لەسەر هایکا هەیە بۆمان ڕوون کاتەوە لەوانەیەکە ئەوانە بۆ ئێمە زۆر پێویستە هەر کاک پەیوەند باس لە بابەتی چکاڵێ خانم باسی پشتێن و سەروبەستی ژنی کوردی کرد من توێژینەوە یەکەم لەسەر جامانە کردووە کە عەرەب و تورک و تورکمان بردویانە و کردویانە بە یەشماغ و عەگاڵ و سەلماندوومە کە کوردی و تەنانەت ڕەنگە سەرەکیەکەیم دیاری کردووە بە جۆرێک کە گەیشتو بووە قونسوڵی گشتی کۆریای باشوور لە هەولێر چونکە جامانە سەرنجی ڕاکێشا بوو زۆر بابەتەکەی بەدڵ بوو ئەو شتانە چەندێک بیبەن مۆرکی هەر کوردیە بەڵێ ئەڤین خانش هەر ئەو ڕاستی سەلمان و بزانم لیناخان شتێکی کە ئەگەر هەبێت ئەڵێ زۆر گرنگە وەکو وشیاری چەندین پۆدکاست دروست بکەین لەسەر هەمان بابەت بە تایبەت باسکردنی ئەفسانە کوردیەکان چونکە ناوی زۆر نوێم بیست پێشتر نەمبیستە بوو ئەلبەتە لیناخان زۆر بابەتی ترەیە تۆ بڕۆ ناسر و ماڵماڵ بخوێنەرەوە لە ناسر و ماڵماڵە هەتا بەغا باسی ئەوەکە بەغا هەمووی غابات بووە جەنگەڵستان بووە وە کوردی بوونە ناو بەغا باسەکات یعنی کوردی بوونە لەو داستانەی ناسر و ماڵماڵە ئەلبەتە شتی تریش زۆرە بەڵام ئەڤین خان پێم وایە لێرە نازانمەترەگەر لە کۆتاییە بەڕێستان بابەتێکی کەتەبێوە نزیکە بینەوە لە 2 سەعات بابەتەکەتەوە نە بە چێژەوە نە بەتامە تا ئێستا 70 کەس لە 30 پێگەوە سەیری وانەکەی بەڕێستەکەن زۆر سپاس من شەحنم زۆر کەمەوە لە موبایلەکەمە ئەنین بۆ فرسەتێکی ترەگەر هەر شتێک هەبوو بەسەر چاو زۆر سپاس بۆ ئێوە وتیشم هەر ئازیزێک هەر پێویستێ شتێکی هەبێت پرس بە ئەڤین خان کە ئەڤین خان بە سنگ فراوانیەوە یارمەتیەدات بەس ئێمە هەوڵ دەین شتێک بۆ میلەتی کورد ساخکەینەوە درستە زۆر سوپاسی هەمووتانەکەم ئازیزان دۆستان خۆشحاڵ بووم ئەم شەو بە هەمومان بەیەکەوە چێژمان لەم وانەیە بینی و توانیمان زیاتر بەپێزی بکەین و ڕوونکردنەوەی زیاتر لە ئەڤین خانی شوەرگرین زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەکتان دەستی هەموو لایە